ئازیزانم لە هەرجێکن سڵاومەتان لێوێت بەیانیتان باش بێت بۆ هیواین هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن خۆشحاڵی نەمڕۆژ پێتان شادەبینەوە با کۆمەڵی بڕگە و بابەتینەوە بۆ هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سود لا بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. ئازیزانم بۆ ئەمڕۆژمان کۆمەڵی بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون. ئەمڕۆ تەوەرێکی سەرەکیمان هەیە کە قسە و گفتوگۆی لەسەر ئەکەین وەک ئەزانین کە ئێمە لە سەرەتای ڕاگەیاندنی کەرەنتینە و قەدەغی هاتووچەوە و ئێستاش کە مانگی ڕەمەزانی پیرۆزە کۆمەڵێکی زۆر ڕێکخراوەمان میوانداری کردووە. ئەم ڕێکخراوانە کۆمەڵک کاری خێرخوازیان کردووە و کۆمەڵک کەمپین ڕاگەیەنراون لەلایەن ئەم ڕێکخراوانەوە. ئێمە ئەمڕۆ ڕێکخراوێکمان لەلا ئەبێت بە ناوی ڕێکخراوی ژیانەوە کۆمەڵک ئەندامی ئەم ڕێکخراوەمان لەلا ئەبێت. ئێمە ئەمڕۆ باس لە کار و چالاکیەکانیان ئەکەین لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بزانین کە ئەو کارە خێرخوازیانی کە کردویانە چین و باسێک لەو خێرانە ئەکەین کە کردویانن لە چی پێک هاتوون و تا چەند هاوڵاتیان و لایەنی پەیوەندیدار هاوکاریان بوون بۆ ئەوەی کە کارەکانیان بەباشی بکەن. لە هەمان کاتیشدا باسێک لەوە دەکەین کە چی بکرێت بۆ ئەوەی کە ئەو هاوکاریانە بدرێتە کەسێکی شایستە کە پێویستی بەو پێداویستیانە بێت و ڕۆژانە بەکاری بهێنێت. ئەمە تەوەری ئەمڕۆمانە بۆ هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سوودی لێوەربگرن. بەڵێ عزیزانم لە دوای ئەوەش کۆمەڵێک پەیامنێرمان لەگەڵ ئەبێت لە شار و شارژگەکانی هەرێمی کوردستان و وەزانیاریمان ئەدەنێت دواتریش بڕگەی جۆرا و جۆرمان بۆ ئامادەکردن بۆ هیواین کە تا کۆتایی بینەرمان بن. بەڵێ عزیزانم ئێستاش بڕگەی وەرزشمان هەیە با بەیەکەوە بینەرینین.
wasn't supposed to know that something wasn't right here. Oh baby, baby, I shouldn't have let you go. And now you're out of sight, yeah. Show me how you want it to be. Tell me, baby, 'cause I need to know now. I'm the girl. Hear me, baby, one more time. One time. Wow, wow. ئازیزانم لەگەڵتان بەردەوامین ئێستاش ریپۆرتاژێکمان هەیە لەسەر پارکی ئازادی بابێکەوە بینەری بین. لە پارکی ئازادیم لە ناو شاری سلێمانی. ئەم پارکە لە ساڵی 1994 بەردی بناغەی دانراوە. بەدە ساڵ پارکەکە تەواو کراوە. لە ساڵی 2004 بە فەرمی پارکەکە کراوەتەوە. ڕوبەری پارکەکە 176 دۆنمە. 126 دۆنمی سەوزاییە. 7335 درەختی تیادایە. زیاتر لە 50,000 جۆر گوڵیش لەم پارکەدا هەیە. 2 دەریاچەی سەرەکی و 6 کۆشکیش لە ناو ئەم پارکەدا هەیە. ساڵانە سەدان هەزار هاوڵاتی و گەشتیار سەردانی ئەم پارکە دەکەن. بۆ گفتوگۆکردن لەسەر خزمەتگوزاریەکانی پارکی ئازادی و ڕێژەی سەوزایی لە ناو شاری سلێمانیدا میوانداری بەڕێز هاوژین عوسمانمان کردووە کە وتەبێژی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانیە. سپاس بەخێر بێن بۆ پارکەکەمان بژیت. کاک هاوژین پرسیاری کەم لەسەر هەستەکەم یانی ئەم کاتەی کە خەڵک لە کەرەنتینە و ئەو دەودانگا و بەناو قۆناکان ئاسایی دەبنەوە ژمارەی سەردانکەر بۆ ئێرە بۆ ناو پارکەکە ساڵانی دیکە زیاترە؟ بەڵێ زیاترە. بەهۆی داخستنی گەشتیاران یا بەهۆی ئەوەی کە هاوڵاتیان ناشنە دەرەوە بۆ گەشتیاران و مانگی ڕەمەزانیشە هاوڵاتیان زیاتر سەردانی پارک و باخچەکانەکەن بە تایبەتی پارشی ئازادی. ئێمە لە سلەیمانیا دایان پارشیکەمان هەیە، دایان باخچەی گەورەمان هەیە کە لە سنوورەکانە هاوڵاتیان سەردانیەکەن بۆ حەوانەوە بگرە شەوانیش لەوێ ئەمێننەوە هەندێک کات تاکو کاتەکانی بەربانگ یاخود وەکو سەیرانێک بچووکە سەیرانێک شەوانی شۆزم بەڵێ لە شەوان ئێمە سەردانکەرمان زۆر زۆرە. لەم ساڵە ئاڵم بەهۆی کەرەنتینەوە ئەم کاتی مانگی ڕەمەزان شەوان سەردانکردن ڕۆژانی دیکەش هەتاکو کاتی بەربانگ کە لە مانگی ڕەمەزانە ئێمە بە تایبەتی باسی ئەم مانگە بکەین. بەڕۆژ کەمێک ئەوەی کە ئیبینن ئێستا لێرە سەردانکەرمان زۆر کەمە. بەڵام لە دوای ئەوە لە دوای بەربانگەوە هاوڵاتیان زۆر بە لێشا و سەردانی پارکەکانەکەن بۆ پیاسە و بۆ حەوانەوە بۆ وەرزشکردنیش. ئێمە بەیانیان لە چواری بەیانیەوە زۆر هاوڵاتی هەیە سەردانی ئێراکە وەرزشەکەن و دەیان سێتی یاریشمان هەیە کە لە پارکەکانە دانراوە بۆ ئەو مەبەستە. لە ئەم دوای ئەم بابەتی کەرەنتینە خۆت گوتت ینی ژمارەی گەشتیارەکان زیادی کردووە ئێران بڵین سەردانکەرەکانتان ڕێژەیەکتان لایە ینی ساڵانی پێشووتر لە چاو ئەم ساڵە ڕێژەکە چەند زیادی کردووە؟ ئێمە ئەگەر ڕێژەی ساڵانە وەرگین ئەتوانین بڵین بە سەدان هەزار هاوڵاتی و گەشتیاریش کە لە ناوچەکانی خواروی
عێراقەوە هاتوون سەردانی پارشی ئازادیان کردو یاخۆ سەردانی پارکەکانی تریان کردووە ئەگەر بە تایبەتی ژوەری گرین بۆ نمونە لە جژنی ڕەمەزان یاخود نەورۆز یاخود لە قوربانە زیاتر لە 55 بۆ 6,000 کەس لە ماوەی ئەو 3 ڕۆژ و 4 ڕۆژەیە وەکو ئەو داتایانی کە بە نزیکەی لامانە سەردانی پارک و باخچەکانیان کردووە. مەمەستەن لەم کاتی ینی هەنگاو بە هەنگاو قۆناغەکانی ژیان ئاسایی بنەوە ئێستا ناوچە گەشتیاریەکان کە داخراون خەڵک زیاتر سەردانیان پارکانە ئەکات. ڕێژەیەکتان لایە بۆ نمونە بڵێن ساڵی پارەم کاتانە ئەوەندە سەردانکەر و گەشتیارمان هەبوو بەڵام ئەم ساڵ ئەوەندەیە زیادی کردو ڕێژەکە لە ساڵی 2019 ڕێژەیەکمان لابوو زیاتر لە 185,000 کەس سەردانی ئێمەی کردووە و ڕۆژانە گەشتوتە نزیکەی بڵین 1000 یاخود 2000 بە پێ ڕۆژەکان فەرقی هەبووە لە 2010 150,000 کەس سەردانی پارکەکانی کردووە لەم ساڵات تەسەوڕەکەی ئەگەر بۆ نونە مانگێکی ئەم مانگەی قۆناغی ئاسایی بوونە یاخود هەفتەیەکی ئەم قۆناغی ئاسایی بوونە وەربگرین لە هەفتێکا بۆ نولانێ 10,000 سەردارکەرتان هەبوو بێت لە ساڵانی ڕابردووە ئەم ساڵ ڕێژەکە چەند زیادی کردو بۆ 15 بۆ 20 بۆ چەند پارکی ئازادی تایبەتمەندیەکی جیاوازی هەیە لە هەر چوار وەرزەکەیە هاوڵاتیان بە شێوەیەکی جیاواز سەردانیەکەن بۆ نمونە لە وەرزی زستانە بەهۆی ئەو بەفری کە ئەبارێ لەم پارکەیە و دیمەنێکی جوانی هەیە بڵین گەشتیارێک یاخود سەردانکەرێکی جیاوازی هەیە ئێمە لە هەموو کاتەکانە هەر چوار وەرزەکە بەپێی لە بەهارە وەکو خۆ دەیبینی ئێسا وە شەویش ئەگەر لێرە بیت بەڕاستی زۆر هاوڵاتی سەردانیەکەن ئێمە ئەگەر لە مانگەکە ڕێژەیەکی داتایی یا ڕێژەیەکت بەمێ ئەتوانم بڵم زیاتر لە 50 بۆ 6,000 کەس سەردانی عێراق لەوزی بەهاردامە بەڵێ لە هەندێک چاوپێکەوتنمان لەگەڵ ئەو هاوڵاتیانەی کە سەردانی ئێرایان کردووە هەندێک چاوپێکەوتنمان کردووە بینێری و چاوپێکەوتانە بووی دواتر درێژە گفتوگۆکەمان بۆ وەرزشکردنی بۆ ئێرە هەر بۆ کات بەسەر بردن بەس بۆ کاتەکەی خۆمەوە تۆزە پیاسە ئەەکەم جا ئەڕۆمە گەڕێمەوە باشە چی شکەبەی لێرەکەم و کورتێک بڵێ ئەمە جێبەجێ بکرێ خۆزگە ئەمە بکرایە زێڵەهی گەنج بەتەنیەوە نەیە بەڕاستی بەس بە عائیلێ بخۆشە بۆ عائیلی خۆشە بەڕاستی ئەنیزعاجی خەڵکیان تایبەت بکرێ بە خێزانی داواکارێکت لێرە چی جێبەجێ بکرێ بۆ ئێرە چ کەڵ و کورتێک شکەبەی لێرە کەم و کوتیان نییە بەڵام بەعزە شتێک بیکەن بۆ مەزەری جوانی ناوپارکەکە وەک چی ڕای بڵێم جوانکاری بۆ بکەن بڵێ جوانکاری بکەن باشە ئەی لە مەسەلەی ڕێژەی سەوزایی سەوزای ئەمانە باشن خزمەت گوزاریەکانی هەیە لەخواوەدەیە خزمەتی چاکەکەن کرێکارەکان زۆر کەم و کورتێکی وا نبینم بڵێ زۆر پاک لێ ڕازین باڵێ زۆر ڕاست ئەی خانم ئێوە باشە مەساعی تۆزە پیسوپۆخڵە پیسوپۆخڵە پێوی دیارە لەڕووی خزمەت گوزاری و ئەمانە گرفتی نیە نۆڵا باشە بەزیانی تۆزە پاکردنەوەی وەرزش ئەەکەن لێرەیان بەس بۆ پیاسەیە وڵای پیاساگەی بۆ مناڵەکان چەویان پێگۆڕێن ئاوە لە نیپال پارکەکانتان چۆن وەکو ئێران خۆشترن باشترن یا ئێرە خۆشترە نیپالیش هەیە هەیە خۆشتر
وەرزشکردن دەیت یان بۆ پیاسە زیاتر بۆ وەرزشیە. چەند کیلۆمەتر ڕاکەی لە ڕۆژەکەی بێرە؟ وەڵاهی جاری وایە کە ڕۆشتمەتەوە بۆ نمونە 8 نووسراوە 8 کیلۆمەتر جاری 12 نووسراوە جاری هەر بە پێشیم بۆ ئێرە. ئەمە ئەم کاتێک کە هۆڵەوشیەکان داخراون زیاتر ڕوت لێرە کردوێ هەم پێشتویش هەر بۆ ئێرە هاتی؟ وەڵاهی پێشتریشە هاتم بەزەوە تێمە داخراوە یان بۆ ئێرە یان پێشترشە لە پارکی ئازاد. کاکژەوەی لە چاپێکەوتنەکان لە بینیمان ئەنێ هەندێک گرەی هەبوو لەسەر بابەتەکان کەسێک باسی ڕێژی سەوزایی کاتۆ زانم ڕێژی سەوزایەکە ڕێژەیەکی گونجاو و باشە هەندێکی دیکە باس لە مەسلەی گەنجان دەکەن بێزارکردن توانجدان ئەوە چیتان کردووە لەم بابەتەیە؟ سەبارەت بە گەنجان ئێمە لە پارکەکانە چاودێرمان هەیە لە ڕێی چاودێرەکانەوە خۆشیاریمان داوە بە خەڵک یا بە هاوڵاتی و هەڵیشمان واسیوە بە شێوەی ڕێنمایی ئەگەر حاڵەتێکی زۆر ناسروشتی بێ یاخود حاڵەتێکی زۆر زەق بێ ئێمە ئەو کاتە ئەتوانین بنکەی پۆلیس یاخود پۆلیسی خێرا ئاگادارکەینەوە بۆ ئەوەی نەبێتە هۆی بێزارکردنی هاوڵاتیان یاخود هاوڵاتی هەیە بە خێزانەوە لێرەیە بۆ ئەوەی نەبێتە هۆی بێزارکردنی ئەو کەسابەتەکانی لەسەر ئەوەی کە ناوی پارکی ئازادیانی زۆر کەس لەوانێ من زۆر لەڵێن پارکی ئازادی ئێمە وەکو بەڕێوەبەراتی باخچەکان ناتوانین ئیجراعاتێکی وا بکەین یاخود بەڵام ناشکرێت توانج لە خەڵک بێ ئازادی کەسێکی کا بۆ نمونە تێک بێت کەسێک نتوانێت بێ بۆ ئێرە خێزانێک بێیان بێیان ژلێک بێ لە بەرەم ئێمە وەکو باخچەکان گرفتێکمان هەیە ئەویش ئەوەیە بنکەی پۆلیسمان نییە تایبەت بە خۆمان لە زۆربەی پارکە گەورەکانە لە بەروی ڕێژەیەکی زۆر هاوڵاتی ڕوویتیەکە بەتەشی تووشی ئەو حاڵەتانەشە بین گەنجێک ئەبێتە هۆی بێزارکردنی کەسێک یاخواان ڕێکار نەبووە بە کورتەکەی بابەتە بگەین بەڵێ باشە یەک بابەتی دیکە مەسلەی پیس و پۆخڵی وڵێن کۆبنەوەی هەندێک خۆڵ و خاشاکە لەو بابەتەیە ئەوە چەند کارمەندتان هەیە کارمەندەکاتان توانای پاکردنەوەی شوێنە گەورەی هەمووی هەیە؟ بەداخەوە بەڕاستی گرفتی ئێمە کەمی کارمەند و کەمی و ئامێرانەیە کە لە پارکەکەیە هەیە ئێمە بە باخەوان و بە کارمەندەوە لێرە ناگاتە نزیکەی 100 کارمەند و باخەوان و چاودێر و یعنی ئەمە ڕێژەیەکی زۆر کەمە بۆ ئێمە بەڕاستی هەروەها لەگەڵ ئەوەشە هاوڵاتیان بۆ خۆشیان پامبەندی ڕێنمایەکان نابن پیس و پۆخەڵی و ئەو پاشماوانی کە هەیەە نەیەکەنەتەنەکەی خۆڵەکانەوە لە شوێنی ئەو شوێنی کە لی دانیشتون لێە فڕی ئەدەن لێە بەجێ ئەهێڵن ئێمە لە ساڵی پارە من ئامارێکت بەمێ ڕۆژانە 2 تەن بەس لە پاشی ئازادی خۆڵ و خاشاخی هاوڵاتی مافڕێەوە یعنی ئەمە ڕێژەیەکی زۆرە بەڕاستی لە قوەتی ئێمەیان نییە و چەندین جار داوامان کردووە هۆشیاریمان داوە تکایە هاوڵاتیان پابندی ڕێنمایەکانمان من لەگەڵ ئێمە پارکەکە بۆ ئێوەیە ئێوە تیای ئەحەسێنەوە بابەتە گەورەکەەوە پەیوەندی بە وشیاری خەڵک خۆیەوە کارمەندیشتان هێندە نییە کە فریای هەمووی نەخێر بە هیچ شێوەیە هاوڵاتیان هاوکار بن داهاتی هەیە ئەم پارکە بۆیەوە هیچ داهاتێکی نییە بۆ ئێمە تەنها خزمەتی ئەو دار و بڵ و ئەمەی کە ئەیبینیت ئەوەی کە پارکی ئۆتۆمبیلەکان دێن پارکی ئۆتۆمبیلەکان ئۆتۆمبیل دێتە ژوورەوە لێرە یاخود ئەو پارکانە ساڵانە دراون بەکرێکەشی ئەڕات بۆ سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بودجەکەی بۆ ئەوێ ڕوان کۆشکەکانی شەر بۆوان بەڵێ کۆشکەکانی شەر بۆوانە ئەمە چون سەر ڕێژەی سەوزایی لە سلێمانی بەڵام هیچ شتێکت ماوە لەسەر پارکی ئازادی گرفتێک شتێک داواکاریەک بیگەنەلانی پەیوەندیدا کە ئێستا بۆتە شوێنی حەوانەوەی زۆر خەڵک و ئەنی خەڵک ئەوەی کە لێدوامان لە خەڵک وەرگرتووە دەڵێن بۆ بەسەربردننی کاتێکی خۆش دێنە ئێرە ئێمە چەندین جار داوامان کردووە کە ئەم پارکانە بەڕاستی گەیشتۆتە ئەوەی کە پێویستی بە خزمەتگوزاریەکی بەردەوام هەیە پێویستی بە بودجەی تایبەت هەیە ڕۆژانە پێویستی بە چاکسازی هەیە ئێمە پیاڵێن سیانەی حەدایق پێویستە ماگانە پارەیەکی بۆ دابین کرێ بۆ ئەوی ئێمە بتوانین بودجەتان هەیە بودجەمان هەیە بەڵام بەپێی پێویست نییە هەندێک جار کورسیمان ئەشکێ سێت یاریمان ئەشکی ئەمانە بەهۆی ڕۆتیناتەوە درەنگ چاگەکرێنەوە هاوڵاتیان حەقی خۆیان نەگلی بکەن بەڵام ئێمەش حەقی خۆمانە دیفاع لە خۆمان کە بڵێن بودجەکەتان چەندە ماگانە ئێمە بودجەمان بەپی سلفەیە بەپی سلفەیە سلفات وەرەگرین
هەفتەی هەموو بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی سلفێکی دیاریکراوی هەیە کە ئەم سلفێ بۆ هەموو کار و چالاکیەکانی چەند پارکتان هەیە لە ناوشاری سلێمانی؟ ئێمە 7 پارکی گەورەمان هەیە و زیاتر لە 450 باخچەمان هەیە. کۆی ڕێژی دۆنمی هەمویان چەندە؟ کۆی ڕێژەی دۆنمیان نزیکەیە گاتە 2370 دۆنم. ڕێژەی سەوزایی گشتیمان لە 15.3 جار نەگەشتمەتە ستاندەری جیانی. ستاندەری جیانی لە 15 16 بۆ 8 یا 15 نه بە ستانداردی جیانی بە پێ ڕوبەر فەرقەکە ئێمە لە ئێستاە بە چەند پۆینتێک لە سەر و ستانداردەوەی. سلێمانیش ئەتوانم بڵم تاکە شارە کە خاوەنی ڕێژەی سەوزاییکی زۆرە. تاکە شارە لەکوێ لە عێراق و لە عێراقیش بڵێ. ینی لە ڕێژەکەتان لە هەموو شارەکانی دیکە عێراق زۆر لە هەموو شارەکانی دیکە باخەکانیشەوە یان بەستەنها پارکەکان؟ نه بە هەموویەوە بە هەموو ئەو سەوزایی کە لە سلێ ئەمە باسی سەوزایی گشتیەکەی. ڕێژەی سەوزایی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی لە سەیادێ ئەوەی کە خزمەتێکە. بەڵام ئێمە لە سلێمانیا سەوزایی هەر بەڕێوەبەرایەتی باخچەکانمان نییە. چەند شوێنیش کەمان هەیە، دەیان دارستانمان هەیە لە سلێمانیا و دەیان شوێنی کەمان هەیە، پارکی هەواری شارمان هەیە کە 4000 دۆنمە. ئەو شوێنانەمان هەیە کە ڕێژەی سەوزایی گشتی سنووری ماستەرپلانی سلێمانیمان بۆ دەرەخان. چنەوە گشتێکت مابێتەوە ڕوو لە لایەنی پەیوەندیداری حکوومەت و هاوڵاتیانیش پێچیان پێڵی؟ من پەیامم بۆ هاوڵاتیانە لەمە دووە وەرزی بەهارە، وەرزی هاوینە. ئێمە ئەزانین کە ڕێژەی سەردانتان بۆ پارک و باخچەکانمان زیعەکە، هیوادارین پابەندی ڕێنمایەکانمان بن، ئاگاتان لە دار و گوڵەکانمان بێت. ئەو کرێکار و باخەوانانە بە ڕۆژ و بەو گەرمایە بەڕاستی هیلاکە بن لەگەڵیانە. هیوادارین ئێوەش بە شەونیان شکێنن کە ببێتە مایی ئەوەی کە بەڕاستی دارێک کە خزمەتێکی ئەەکەی چەند ساڵێکی وێ چەند ساڵێک تاپی ئەگا و ئەم دارە ژیانە لە باخچەکەیە و ژیانی تۆژە پارێزە. هیوادارم کە هاوڵاتیان پابەندی و ڕێنمایانە بن. هاوژین عوسمان متەبێژی باخچەکانی سلێمانی زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامی هەروەکوتمان لا تەوەری ئەمڕۆماندا باس لە ڕێکخراوێک ئەکەین، ڕێکخراوی ژیانەوە بزانین کە کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوە چین و بۆ مانگی ڕەمەزانی پیرۆستیان کردووە تا چەند هاوڵاتیان و لایەنی پەیوەندیدار هاوکاریان بوون بۆ ئەوەی کە ئەوانیش هاوکاری کەسانی کەم دەرامەت و هەژاران بن. هەر بۆ مەستەش دکتۆر هێمن حەسەن بەڕێوەبەری ئۆفیسی سلێمانی ڕێکخراوی ژیانەوە و مامۆستا دلێر عومەر ئەندامی دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی ژیانەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەمانن. سڵاوتان لێبێ و بەخێر هاتن. خۆشحاڵین بەخێر هاتن. مامۆستا دلێر ئەمەوەی سەرتا بێمە لای بەڕێزت، ئەمێ باسێک لە ڕێکخراوەکەتوانمان بۆ بکەن بزانین ئەم ڕێکخراوەتان لە کێوە دامەزراوە و ئێوە لە کێوە کاری خێرخوازی ئەکەن. ئەم ڕێکخراوە سەرەتاکەی 3 ساڵەوە پێشواتە 2017 دامەزراوە. 5 کەس ئەندامی ڕێکخراوەکەن، ئەندامی دەستەی دامەزرێنەرن، بەڕێز دکتۆر و من و کاک حاکم ئەحمەد و دوو بەڕێزی ترن. ئەم پرۆژە سەرەتا لە کەمپینێکی خێرخوازی و دەستی پێکرد، دواتر ئەمە بیرۆکەکەمان وا لێ کرد کە بیکەین بە ڕێکخراوێک و بەردەوام بێ بۆ هەموو مانگەکانی ساڵ. ئەم ڕێکخراوە با بڵین هەر لە ڕووی مادیەوە دەستگیرۆی خەڵک ناکە، لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی هۆشیاری دەرونیەوە، لە ڕووی با بڵێن دروستکردنی خان و پێداویستی هەنووکەی ئەو ماڵانەی کە با بڵین کە احتیاجن بەو شتێک کە هەیەە ئێمە هاوکاریانەکەین. دەستان خۆش بێت. دکتۆر هێمن ئەمەیە باسێک لۆ بکەین ئۆفیستان لە چەند شار هەیە یاخود لقتان هەیە لە شار و شارچەکان بۆ ئەوەی کە هاوکاری زیاتر بە هەژاران و کەم دەرامەتان بکەن؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە. بەخێرهاتن. وەکو ڕێکخراوی ژیانەوە ئۆفیسمان لە شاری سلێمانی و زۆربەی شار و شارۆچکەکان هەیە. لە پایتەختی هەرێمی کوردستان نووسینگەمان هەیە، لە شاری هەڵبجەی خۆشەویست نووسینگەمان هەیە، لە کەرکووک نووسینگەمان هەیە، لە شارەکانی تریش شارۆچکەکانی تر یا قەزا و ناحەکانی تریش تیمی گەڕۆکمان هەیە کە لە چەند کەسێک پێک هاتوون لە کاتی پێویستە
لە ڕێگەی شارەکانەوە تیمی تر ئەنێرێ بۆ هاوکاریان بۆی بتوانێت ئیدارە ئیشەکانیانکەن لەو کاتە پێویستەی کە هەیە بۆ سەردانکردنی ماڵەکان یا بۆ کۆکردنەوەی کۆمەکی دارایی یا ئەو کەمپینەی کە لەو کاتا پێویستە چاودێری کۆمەڵایەتیە فریاگوزاری مرۆیە زیاتر تەرکیزی ئەمە لەسرم دوو بابەتەی کە دواتر وردەبێتەوە بۆ کۆمەڵشتی تر. بەڵێ ئەمە بزانم کە بەتەمان کەلقەکانتان زیاتر بکەن و بیگەنە هەموو شار و شارچکەکان بۆ ئەوەی کە بتوانن زیاتر خزمەتی هەژاران بکەن. بێگومان پلانی ئێمە ئەوەیە کە باشووری کوردستان بە تەواوەتی ڕووپۆش بکەین بە کار و چالاکیەکانمان. سوپاس بۆ خواتوانیمانە بپەڕینەوە بۆ ڕۆژاوای کوردستان و هاوکاریمان بۆ برا کوردەکانمان لە شاری ئەفرین ناردووە و پلانی ئەومان هەیە بتوانین لە جێگەکانی تری کوردستان کە پێویست بێت لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە کاتێککە خۆمان نەزانین لە ماوەی ڕابردووە کۆمەڵە کارەساتی سروشی لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕوویە و حکوومەتی وڵاتەوە پێویست بە دەنگیانەوە نەبوو ئێمە وەکو هاوزمان و هاوژین و یەک بەش یەک جەستە وەک بەشە لە خۆمان ئەمانێ هاوکاری ئەوانش بکەین ئەگەر بتوانین ئینشاڵڵا. دەستان خۆش بێت. مامۆستا بێم لای بەڕێزت ئەمێ باسێک لەوە بکەین کە کار و پرۆژەکانی ئێوە چیە لە سەرای دامەزراندنی ئەم ڕێکخراوەتانەوە هەتا ئێستا؟ تەوان کاری زۆر ئەنجام درراوە هەم بە پارەی نەقدی هەم با بڵین دابینکردنی هەلی کار بۆ ئەو با بڵین خاوەن ئایلانی کە بێکارن هەم ئەو نەخۆشانەی کە لێرە پێویستیان بە چارەسەر بووە بەڵام با بڵین پارێکی زۆری ویستووە یاخود بە پێچەوانەوە لێرە چارەسەرەکەی نەدۆزراوەتەوە پێویست بووە کە ببرێتە دەرەوەی وڵات هاوکاری ئەمانەمان کردووە. بەڵام وەکو داتا و ڕقم و چەنێ بۆ ئەوانە ئەوە دکتۆر داتاکان لای جەنابیانە بەڵام بەگشتی کارەکانمان بەو شێوە بووە. دکتۆر ئەمە بزانم ئەو داتایانە چین؟ لە 3 ساڵی ڕابردووە کە ئێمە لەگەڵ خێرەومەندان و لەگەڵ هەژارانە کارمان کردووە سپاس بەخوا ڕووسورین لە بەردەم خێرەومەندەکانە کە توانیمانە دڵی ئەوان خۆشکەین بە بەخشینەکانیان و ئاسوودەیە بۆ دەرونی ئەوان بگات و ئەوانەشی پێویستیان بە خێر و کۆمەکیە ئەوانیش لایەکی خێریان لێ بکرێتەوە. لە 3 ساڵی ڕابردووەوەی کە کراوە 33 خان و کراوە 11 خانویان لە بناغەوە تاکو و پێشکەشکردنی کلیلەکە لەسەر بودجێ ڕێکخراوەکە و ئەرکی خێرخوازان بۆ چونکە بودجێ ڕێکخراوەکە لە حکومەتەوە نایە لە ڕێکخراوی دەرەکیەوە نایە تەنها لە ڕێگەی خێرخوازانەوەیە. هەندێک جار خێرخوازەکە خۆیەت ئەڵێ من خانووەکە ئەەکەم ئەو کاتەوە بێ بەشە لە 22 خانووەکەی کە دروستمان کردووە. هەندێک جار پارەکە تەسلیمی ڕێکخراوی ژیانەوە ئەکا ڕێکخراوەکە خۆی هەموو شتێکە گرێتە ئەستۆ ئەو 11 خانویان بەو شێوە بوون کە لە ئەوڵ تا ئاخری ڕێکخراوەکە خۆی کردوێتی بەدەر لەمانە لە 3 ساڵی ڕابردووە نزیکەی 1 ملیۆن دلار کاش دراوە بە خێزانەکان. ئێمە حەزمان لە بەخشینی پارەی کاش نییە لەبەرەوەی ئەم ڕۆتێریەکەی سبەینێ برسیە بێتەوە بۆیە بەدەر لە پارەی کاش و هاوکاریکردنی ماڵە هەژارەکان ئێمە فێری ماسیگرتنیان ناکەین بەڵکو فێری هوەری ماسیگرتنیانەکەین بۆی ببن بە ماسیگرێکی زۆر چاکیش کە بتوانن سبەی ڕۆژ یارمەتی خێزانی تر بن چونکە لە دەستەی دامەزرێنەرتیامانایە خۆی مناڵێکی بە باوک بووە مناڵی شەهید بووە مناڵی هەژار بووە لە ڕێکخراوەکانی ناوخۆی و جیهانی کۆمەکی وەرگرتووە ئەمڕۆ ئێستا ئەلحەمدوللا وەسعی باشە توانیوەتی لەم ئەم ڕێخەیەکی بێ لە دامەزرێنەرانی ئەم ڕێکخراوە و بتوانێت سوودی بۆ خەڵکانی تر هەبێ. ئەمە وەکو فریاگوزاری مرۆیی بەشێکی ترمان هەیە چاودێری کۆمەڵایەتیە. چاودێری کۆمەڵایەتەکە کۆمەڵی پزیشک و توێژەری دەرونی و کۆمەڵایەتی تایە. هەندێک جار ئێمە چینە ماڵەکان لە سەروەختی جیابوونەوەن ژن و مێردەکە بەهۆی فەقیریەوە ژیان تەنگی پێ هەڵچنیون خەریکە لەو بەینا کۆمەڵێک مناڵیش سەرگەردانە بن یان هەمانە مناڵەکان نەخۆشی دەرونیان هەیە یان نەخۆشیکی زگماکیان هەیە یا پێویستیان بە چارەسەرە لە دەڕی وڵات هەموو ئەماناکرێت لە ژێر ناوی چاودێری کۆمەڵایەتیە بۆ خێزانە هەژارەکانی کوردستان. ئەمەوێت مامۆستا باسێک لەوە بکەین کە چیتان کردو بۆ ئەوەی کە خەڵکی فێری کار بکەن یاخۆت هەلی کار بۆ ئەوانە دابین بکەن کە کاریان نییە؟ طبعا ئەوەی کە بۆ نمونە بەوەی هەر هۆکارێک و بێ خوێندنی تاو نەکرد بێ ڕەنگە نەتوانێت لە هەموو شوێنە ئیش بکە ڕەنگە پێشتر ئەوەی ئێمە چوومێنتە لای کرێکاری کرد بێ دواتر ئەو ئیشە بەهۆی ئەوەی کە ماوەیەکی زۆرە خەریکە توانای لێ بڕیوە
زۆرترینی ئەوانەی کە پێشتر کرێکاریان کردو ئێستا بۆیان ناکرێ هەوڵمان ناو ماتۆر ستیلیان بۆ بکڕینەوانی کە بارە گوازنەوە یان ئیشیان پێەکەن زۆرمان لەوە کڕیوە دکتۆر ئاگادارە و هەنێک شانەوانی کە شەهادایانێ و خوێندنیان تاو کردو و لە عیلەیەکی هەژارن ئەو کاتە هەوڵمان ناوە لە شوێنێک بەپی ناسراوی ئەندامەکان بێ یان ئیلاقاتمان لەگەڵ خەڵکانی دەرەوە بیان خینە سەر کار بە پێی توانە لە بەرامبەر ئەمەیە هیچ بڕەپارەیەک وەرئەگرن یا خۆت بێ بەرامبەرە ناخۆی ئیشی خێرخوازی هەر خۆی پێناسەکەی ئەوەیە کە بریتە لە هاوکاریکردنی کەسێک یان کۆمەڵێک بەبێ مقابل یعنی نابێ بەرامبەری تیاابێ چکە خۆی ئامانجەکە ئەوەیە تۆ بەبێ مقابل شتێ بۆ کەسێک ئەەکەی نەک ئەوەی دواتر بتێ بەکاری بێنی یاخود یان شتێکی لێوەرگری مادی یان معنەوی بێ بەبێ بەرامبرە دکتۆر ئێمە لای بەڕێزت ئەمە باسێک لە ئەندامەکانتانمان بۆ بکەن بزانین کە ئەندامەکانتان لە کێپێک هاتوون و چەند ئەندامتان هەیە دەستەی دامەزرێنەری ڕێکخراوەکە 5 کەسە سەرۆکی ڕێکخراوەکە بەڕێز کاک حاکم ئەحمەدە من بەڕێبەری ئۆفیسی سلێمانیم و چەند هاوڕێکم مامۆسا لێر لەگەڵمانایە ئەمانە دەستی دامەزرێنەری ڕێکخراوەکەن و ئیدارەی پرۆژەکەکەن و استراتیژی پرۆژەکە و ڕێکخراوەکە بۆ ئایندە دائنێن و ئەو پرۆژانەشی لە ئێستا هەیە ئەمان سەرپەرشتی جێبەجێکردنیەکەن بەدەر لەمانە ئێمە پێویستمان بە کۆمەڵێک کەسەیە کە هاوکارمان بن کۆمەڵی گەنجی زۆر باش لە زانکۆی سلێمانی گەشەپێدانی مرۆیی زانکۆی ئەمریکی لە عراق سلێمانی ئەمانە هاوکارمان بەدەر لەوانە کۆمەڵێ مامۆستا توێژەری دەرونی پزیشکی دەرونی لە دەرەوەی پرۆژەکە هاوکارمان و تیمی پاڵپشتین ئەوانی کە وەکو تیمی خۆبەخش کارەکەن لەگەڵ ئێمە ئەوان سەردانی ماڵەکانەکەن تەمەن هەمویان ڕاهێنانێن پێکراوە ئەمە بەدەر لەوەی کە وەکو مامۆستا پیشەی خۆمانە و ئیدارەی پرۆژەکەشەکەن خۆمان ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیین خۆم ماسەرم هەیە لە کارگێڕی کار و بەڕێوەبردنە دەورێکی باشمان بینی لەوەی ڕاهێنانێکی باشیان پێ بکەین بۆی بتوانن بە جوانترین شێوە سەردانی ماڵەکانکەن بەبێ ئەوەی دڵی ئەوان برینار بێ هەڵسەنگاندن بۆ ماڵەکەکەنەوەی کە پێویستە بیکەن شتێک حەزم کرد ئاماژەی پێ بم ئێمە خۆبەخشەکانمان پارە وەرناگرن بەڵام بەرانبەر وەرەگرن و کاری خوێرخوازیش کارێکی بێبەرانبەر نییە بەڵام بەرانبەرەکەی مادی نییە بۆ نمونە دەوڵەمەنێک 5,000 دلار ئەکات بەخێر ئەم دەوڵەمەنە لە بەرانبەر 5,000 دلارەکە شتێکی مادی وەرناگرێت بەڵام بە ئاعترافی خۆیان ئەڵێن ئەو کاتێک کە بەخشین ئەو کاتێکە لەگەڵ ئێوەین سەردانی ماڵێکی هەژارەکەین و خێریان پێکەین زیاتر لە 5,000 دلارەکە ئارامی بۆ دڵ و دەروونمان لە ساغی تەندروست باشی هەست بە ئارامی ویژدانمانەکەین و بۆ خۆبەخشە بە ڕێزەکانیشمان هەمان شت تەطبیقەکەین ئێمە ستراکچەری منەظەمەکەمان بەو شێوەیە داناوە کە هاوشێوەی منەظەمە نێودەوڵەتیەکان بێ بۆی کاتێککە گەنجێک لای ئێمە ساڵە کاری خۆبەخشیەکە دوای سیڤەکەی با بۆ منەظەمەیەکی نێودەوڵەتی گەورە سیرەکان نووسراوە تیم لیدر یا نووسراوە کەیس ئیڤالویتر یا نووسراوە مۆنیتەر یا هەر یەکێ لەو پۆزیشنانی تر کە لە منەظەمە گەورەکانە هەیە واتە ئەوە بێ بە خزمەتێک بووی ئەبێت بە خزمەتێک بووی ئەسڵەن ئەگەر قانونی خدمەی مەدەنی دەستکاریەکی بەسیتی بکرێ لەوانەیە بە خدمەی وەزیفیش حساب بکرێت چونکە هەوڵمان داوە لە بواری پسپۆڕی خۆیان ئادام بدین خوێندکاری کۆلێژی پزیشکیمان لەگەڵایەکە لەگەڵ تیمەکانە ڕۆن ئەبێ یەکێک لەوان لەگەڵ تیمەکە بێ بۆی بتوانێ ڕێنماییەکی سەرەتایی بدات بە خێزانەکە ئەگەر پێویست بوو زۆر جار ئایلە هەژارەکان دەڵێن کە نەخۆشمان هەیە ئەومان هەیە بەو شێوەیە ئەو لەو کاتا ئەکسەر لە ماڵەکەیە ئەزانێت کە پشکنینەکان بەو شێوە نیە هەم تەوعەیەکیان ئاەتێ لە ڕووی سەحیەوە کە نەخۆشیەکە مەترسیدار نییە پێویست ناکا بترسن پێویست ناکا قەلق بن و هەم ئامۆژگاری ئێمەش و دەستەی ئیداری منەظەمەکەشەکە کە ئەبێ ئەم دۆسیە چۆن مامەڵی لەگەڵا کرێ هەندێک دۆسی هەیە پێویست ناکە پارەی بینێ پێویستەکە بینێرینە لای پزیشکێک ئەوەی بۆ چارەسەرکە کێشەکانی تری حەلە بێت دەستان خۆش بێت مامسا ئەمێ باسێک لەوە بکەین کە ئێستا پرۆژەیەکتان هەیە ئەمێ باسێک لەو پرۆژەیە بکەین بزانین لە کێوەڕاتان گەیاندووە و تاکی بەردەوامی ئەبێت لە 2007 ڕاگەڕامان گەیاندووە پرۆژەکە بەردەوامەکەی ئێمە با بڵێنەوە پلانی ڕێکخراوەکەمان داڕشتووە کە هەر با بڵین تابوونی ئێمە هەبێ ئەو ڕێکخراوە هەبێ شەرنی ئێمە لە ناو ڕێکخراوەکە بمێنینەوە بەڵام با بڵێن بوونی ڕێکخراوەکە هەر بەردەوام بێت تا ئەو کاتەی با بڵێن ژیان هەیە
و کاری ڕێکخراوەکە پێشتر باسمان کرد لە ڕووی مادیەوە لە ڕووی با بڵین چاودێری کۆمەڵایەتیەوە لە ڕووی ڕێنماییەوە هۆشیارکردنەوە ئەمانە لەخۆ ئەگرێ بەڵام ئامانجی ئێمە ئەوەیە کە بەڕاستی ببینە پردێک لە نێوان خێرخوازەکان و ماڵە کەم دەرامەتەکان و ماڵانی کە پێویستیان بە هاوکاری هەیە. طبعا بوون بەم پردەش ئاسان نییە ینی گرفتیەتە پێشەوە لەوەی کە چۆنم ئایلانە بناسی چۆن جیان کەیتەوە ئایلێک پێویستی بەس بە خواردنە ئایلێک پێویستی بە مادیە ئایلێک پێویستی بەوەیە کە کوڕەکەیان یان خاون ماڵەکە دام بمەزرێ لە شوێنێک بۆ ئەوەی هەلی کاری بۆ بڕەخسێنی. طبعا کاڵم خێرخواز مامەستم ئەوەیە کە بەس دەوڵەمەند نین کە خێرەکەن ینی خەڵکەوە سەتەکەش ئەو خەڵکانش کە باری خۆشیان ئەوە نییە خێر ئەەکەن ینی لە هەموو وڵاتان هەروە ینی تایبەت نییە بە دەوڵەمەنەوە هەموو خەڵکەکە لە گیرفانی خۆی بە پێی توانە کارەکە. مامۆساکێن ئەو کەسانی زیاتر هاوکاری ئەهێنن بۆ ئێوە کام چینیانن؟ وڵی ڕاستی ئەوەی ئەزمونم لەگەڵ ڕێکخراوەکە هەبێ خەڵکە وەسەتەکەن یعنی ئەو خەڵکەن کە توانای بەڕێوەبردننی ماڵی خۆی هەیە و وەزیفەیەکی هەیە و ماڵی خۆی ئەژێنێ ئەم خەڵکە وەسەتەش بەداخەوە لەوەتی ئەم دۆخەی تێکەوتووە ئەم ساڵ هەستمان پێکرد بە تەکیدی کە کەم بۆتەوە ینی بارودۆخی هەرێمی کوردستان ئاوا بڕوا دوو چینە مێننەوە لە سێ چینە کە چینی هەژارە مێنێتەوە لەگەڵ چینی دەوڵەمەنە چینە وەسەتەکە کەمە بێتەوە. ئێمە هەستمان پێکرد ئەم ساڵ کە با بڵین ئەگەر پار بە ئامار لامان بێک چەنە خێرمان بۆ هاتبێ ئەم ساڵ کەمتر بۆتەوە. واتە ئەم بارودۆخە کاری لەوانیش ئەم بارودۆخە کاری لەوانیش کردووە و ئاواش بڕوا ناڵم چینی هەژار زۆرترە بێ لە وەسەتەکە ئەو کاتەش زەرمەندی یەکەم حکومەتە بێت چونکە تۆ چینێ خۆش بگوزارێن و با بڵین ئایلاف بژین لەگەڵ چینێکە هەژار بێ و کاتە هەژارەکە ڕەنگە ئاوادانە نیشێ. مامۆساوە هۆکار چییە کە دەوڵەمەند و سەرمایەندارەکان کەمتر خێر ئەەکەن هۆکارەکەی بۆ چیە گەڕێن؟ وڵی چەند هۆکارێکە هەیە و خۆی باجێکینەوە هەر نایکە ڕەنگە بڕۆی بە خێر نەبێت لە هیچ ڕوویەکەوە مرۆڤایەتی و چی پاڵەرە دینێکە شۆبێ هەشە خۆی ڕەنگە ساڵانە خۆی بۆ چەند ڕێکخراوێک تەرخان کردبێ کە تۆ ئەچی مفاتەحەیەکەی بۆ ئەوەی داوای هاوکاری لێ بکەی ڕنگ ئەڵێ ماڵ خەڵکیشتر زۆرە یەن بۆلام باشە هەشە ڕەنگە وەکو پێویست کار و چالاکەکانی ئێمە یان هەر ڕێکخراوێکی تر نەناسێ ینی جارێ بۆی ئاشنا نەبێ بەڵام ئەکرێ ئەم دەوڵەمەنە بەڕێزانە ئیتر حکومت ڕێکیان بخایان خوایانە ناو خۆیانە ڕێکخراو بێ یاخۆت سنتەر بێ دای بمەزرێنن بەوەی کە ساڵانە لایانی کەم با هاوکاری دەنەخۆشکەن بۆ دەرەوەی وڵات بە دەخان و دروستکەن بۆ دەماڵی زۆر هەژار کە ئەمە حکومەتیش ئیجباریان کات چونکە یەک ڕاستی هەیە ئێمە کە یێتە سەر خێر و کاری خێرخوازی یەکسەر ڕەمەزان زۆرترین کارەکرێ لەم بەشەیە ئەوەی مسلمان بێت و پابەندی دین بێ پێڵێن زەکاتەکەی هەر ئەیە باشە ئەوانەی کە ئیتیزامی دینیان نەبێ باشە یان هەر دینێکی ترە کە زەکات لە دینەکەی ئەوان نەبێ ئەمانە بێ ڕێگەیان چۆن بۆ بدۆزینەوە بۆ ئەوی پاریان لێوەرگین یعنی ئەبێ خۆیان یان حکومت ئیجباریان کا بە دامەزراندنی سنتەرێک یان ڕێکخراوێک بۆ ئەوی ساڵانە هاوکاری با زۆر نەبێ با دە نەخۆش بێ لەگەڵ دەخانوە. جەنابی دکتۆرە زانێن نەخۆشمان هەیە لەم شاری سلێمانیا نەخۆشیەکەی ئەوەنە دەگمەنە کەسێکی ساغ و سەلیمە بەس نەخۆشیەکی ئەوەنە دەگمەنە لە هەموو عالەما چەند هەزار کەسی ئەو نەخۆشی هەیە دەی پرسیارمان کردو و سی راپۆرتەکان کراوە ئەمە لە دەرەوە چارەسەری هەیە ئەگەر دەوڵەمەنێ یان ئۆکۆی باسم کرد ڕێکخراوێ ئەمە بکە ژیانەوەی ئەو کەسەیە لە مردن ڕزگارێک کردو ژیانی معنەوی پێبەخشیوە چکە ئەو کەسە ناتوانێت بەم نەخۆشیەوە داهاتوویەکی هەبێ ئەمە گرنگە حکومت کا لەسەر ئەمەکە بەڵام ئەم داهاتە لێمان تێک نەچێت حکومت وەکو زەریبە وەری نەگرێت و بۆ خۆی بەکاری بێنێتەوە یعنی ئەبێ پێناوی هەژارەکان بڵێ چکە ئەگەر وانە سمقێکی تایبەت هەبێت زۆر ئەگەر وانە بێت یعنی ئێمە ئەگەر سیرکە ئەوەی پابەندی دینە زەکات با یەک خاوەنی 1 ملیار دلار بێ 25 ملیۆن دلار زەکاتێکەوێت ئەگەر یەک دەوڵەمەندمان هەبێ ملیارلەر بێ کە هەرێمی کوردستان ئێستا لەسەر نەخشەی جیهانە ڕقەمە بۆ هەبوونی کەسانی دەوڵەمەند و ملیارەر و ملیۆنەر یەک کەس لەمانە لە ملیارەرەکان ئەگەر زەکاتی خۆی بە پابەندی دینەکەیەوە 25 ملیۆن دلارەکە بەس وەکو وتم هەمووی بە بڵێن یان پابند نییە یان با بڵێن ئەکرێت دینێکی تر بێ ئەوەی تیانە بێ ئەبێ هاوشێوەیەکی ئەمە بۆ بە سیستەم ڕێکخرێ لە حکوومەتی هەرێمە
ڕاستە دەستان خۆش بێت دکتۆر ئەمە باسێک لەوە بکەین کە کەسانی هەژار چۆن ئەدۆزنەوە دۆزینەوەیان بۆ ئێوە قرس نییە یاخود چۆن کەسێک ئەدۆزنەوە کە شایستەی ئەو هاوکاریانە بێت کە ئەو پێشکەشیانەکەن ئەتوانم پێش ئەوە یەک دەر بڵێم لەسەر زەکات ڕاستە موسڵمانان زەکاتە دەن زۆر بەشمان پابندی ئاینیمان هەیە لە ناو ڕێکخراوەکە بەڵام گرفتێک هەیە کۆی بەهای وەبەرهێنان لە سلێمانیا 33 ملیارد دۆلارە وە کۆی زەکات تەنها لە شاری سلێمانیا 75 ملیۆن دۆلارە تەنها بۆ ئەم ساڵی 2020 کە قەیرانی کۆڕۆنامان هەبووە قەیرانی دارایی هێشتا بەرەوکی بەرنەداوین ئەوەش وەزعی وڵاتەکەیە 75 ملیۆن دۆلار لە سلێمانیا زەکاتەیە بەڵام ئەدرێت نەخێر نادرێ ئەمە قسەی من نییە ئەمە قسە یەکێ لە وەبەرهێنەرە گەورەکانی سلێمانیا کە وتی بەداخەوە هەندێ لە موسڵمانەکان کە دەوڵەمەنی گەورە و ڕقەمی گەورن لەم شارە زەکاتەکانیان نادن یان بە نیوەناچڵ زەکاتەکانیان نادن بەدەر لەو پرۆژە بازرگانیانەی کە لە حکومەتە تەسجیل نەکراون یاخود بەشێک لە سەرمایەکان ئەتوانرێ بشارێتەوە واتە کۆی گشتی سەرمایی گوازراوەی پرۆژەکە ئاشکرانیە 100% بۆ حکومت سەبارەت بە دۆزینەوەی ماڵە هەژارەکان ئێمە چەند فۆرمێکمان هەیە فۆرمێکمان هەیە بۆ ماڵی مناڵی بێباوک فۆرمێکی ترمان هەیە بۆ ماڵانی ئاسایی و نەخۆشەکان ئەم فۆرمە کۆمەڵی پرسیاری زۆر زۆری تایە هەتا هەندێک جار ئەو ماڵانی کە دوایی بۆمان دەرەکەوێ مستحق نین نیگەران لەوەی بۆ ئەوە پرسیاریان ئەوە بوون لە کارەکانتان ئەگەر ماڵێک داوای هاوکاریان کردبێت و چوو بێتن بەڵام شایستەی ئەو هاوکاریە نەبوو بێتن بەداخەوە زۆر لە لیستی مانگی 4 لە کاتی کەرنتینا تاکو ئێستا قساکەین سەر و 350 ناومان نووسیوە دوای بە دوواداچوونی تیمەکانمان گەڕانیان بە گەڕەکانی شاری سلێمان و شارۆچکەکانی دەوروبەری سلێمانی تا عربەت و دوکان و خوانە و تانجەرە و ئاوەرەکانی تانجەرە و بازیان کە تایبە ڕۆشتون وەکو ئۆفیسی سلێمانی بۆمان دەرکەوتۆ 150 لەم 350 عیلەی مستحق و پێویستیان بە هاوکاری هەیە گرفتمان تووشە بێت زۆر جار کە هاوکاری ناکەینەڵێ ئەمە بۆ ئاکەن ڕێکخراوی فڵان ئەوە نەشی بەخشی و ئەوە نەسەبەتە خواردنی هێنا بۆ فڵان ماڵ ئەوە سیارەکانە لە بەردەرگا خانۆکان دووقاتە ئەوە تا چەند ڕێکخراوەکان خۆیان بەرپرسن لەمە تا چەند خۆیان ئەمیان دروست کردووە کە کەسێک شایستە نەبێت هاوکارەکانیان بدەنێ خۆی بە لێرە بگەڕینەوە بۆ ستراکچەری ڕێکخراوەکان یعنی ئەم ڕێکخراوانە میشنی دروستبوونیان پەیام لە دروستبوونیان چی بۆ لە سەرەتاوە یاخود ئەیانەوێت لە ئەسڵا چی بکەن هەندێک ڕێکخراو هەیە بە شانازیەوە ژیانەوە یەکێکە لەوانە کە کار ئەکات بۆ دژایەتیکردن و نەهێشتنی هەژاری بەڵام هەندێک ڕێکخراوی تر هەیە خێر ئەکات هەندێک جار بە پارەی حکوومەت هەندێک جار بە پارەی کۆمپانیاکان کە لە پێناو بەرژەوەندیە کۆمپانیەکانە بەشن داوای لە بردنەکەم کە ئەماڵم بەڵام ئەوان مەبەستیانەوەی بڵێن ئەم چالاکیەمان کرد سبەینێ بتوانن فەندێکی عالەمی بە پارەیەکی زۆر وەرگرن ئەو گوێ نادات 5,000 بەشە خواردنی دابش کردووە ماڵ هەبوو پەیوەندی کردو توتی ئەم هەموو پرسیارە بۆکەن 7 بەشە خواردن وەرگرتووە کەس لێ نەپرسیوم دراوسەکەم 28 پشتی وەرگرتووە کەس لێ نێپرسیوە خۆگەر هەفتەی پشتی خواردنیش پا 28 هەفتە نابێ ئێمە لە قەیرانی کۆڕۆنا ڤایرۆسین بەڵام هۆکارە سەرەکی کە ئەوەیە پەیامی پشتی دامەزرانی ڕێکخراوەکان و بۆچی هەوڵەدەن ئەمە گرفتەکە دروستەکە نادیقەت لە کارەکانێنەکە کە سپاس بۆ خۆی ئەمە لەوە بەدەرین و بەڕێز قایمقامی سلێمانی شایەتی ئەومان بۆدا و ئەو خێرەمەندانەی لەگەڵمانە هاتوون شاهدی ئەومان بۆدن دوێنێ تیمێکمان دەرچووە یەکێ لە تیمە گەڕۆکەکانمان کە لە زۆنی کانی سپیکە و کانی کووردە و مەلا داود و تووە سپیا ئیشەکان 2,700,000 زەکات پێ بۆ دەوڵەمەندەکە و توتی ئەمەیە خۆم ماڵەکان ببینم ئەم 2,700,000 درا بە 27 ماڵ هەر ماڵێک 100,000 پێدراوە دوایی کە دەوڵەمەنەکە تەواوبیاڵە کاکە من هەرچی خێرەکەم بێ لەمە دووە ئەیهێنم بۆ بەڕێستان و ئەگەر قبوڵیشم کەم بە ئەندام لەگەڵتانە بم لەبەر چی لەبەرەوەی دیقەی ئیشەکەی بینیوە ئەزانێ ئەوەی نێرێ ئەگاتە جێی خۆی چەندین دەوڵەمەند هەبووە هەر لەم ڕەمەزانە وەجبەی یەکەمی پارەکان نردوێتی خۆی هاتۆ لەگەڵمانە وەجبەی دووەم وتێتی منی ناوێ خێرەکەی و خۆتان بیکەن وازانم وە کۆی کە خۆم ئەمەوێ بیکەم
کراوە. دەستان خۆش بێت. مامۆستا ئەرکی کێ کە ئەمانە ڕێک بخاتەوە بۆ ئەوەی کە بتوانن هاوکاریەکان بدەنە کەسێک کە شایستەی بێت؟ طبعا ئەرکەکە بەزە سەر کۆمەڵە ڕێکخراوە. ئەمەش با بڵین ناگاتە ئەوەی کە ئیشێکی لە 100% ئەنجام مابێ، چکە خەڵکێکی زۆر هەیە لە بەرامبەری ڕێکخراوی کەم هەیە. ئەرکی حکوومەتە، بەڵام بەداخەوە حکوومەت نەوەک با بڵین هاوکاری ئەوە بکە ئەم ڕێکخراوانە ڕێک بخا، بەڵکو زۆر جارەبێتە هۆی ڕێگر. یعنی هەتا لەم کاتی کەرەنتینە ڕێگری لەوەی کە هاوکاری لە هیچ شوێنێ کۆ بکرێتەوە. ئەوە ڕەنگە ئەگەر هەندێک ڕێکخرا و پابندی ئەوە بوو بن ئیشان وەستابێ یاخۆتە کۆمەکییان نەکرد بۆ هیچ ماڵێکی هەژار. بەڵام ڕێکخراوەکان بە پێ و مەسوولەتی خۆیان لە ناو ڕێکخراوەکە ئەتوانن کاری خۆیان ڕێک بخەن. بۆ نمونەم ئێمە بەرپرسین لەم ڕێکخراوەی کە خۆمان هەمانە کە کارەکانمان چۆن بێ، کە ئامانجەکان بەڕاستی بپێچین، کە ماڵی مستحق و کەم دەرامەتی ڕاست، ئەوانەی کە لەناو خەڵکا زۆرجار ناسراونین ئەوانە هاوکاری وەربگرن، جاچی جۆرە هاوکاریەک بێ. بەڵام وەکو ئەوەی با بڵین بە سیستەمێکی گشتی ڕێک بخرێ، بەڵێ ئەرکی حکوومەتە بە ڕێک بخا، بەڵام بەداخەوە حکوومەت وەکو ئەوی من ئیشم لە ناو ڕێکخراوە کردبێ ناتۆ سەرخەت بۆ ئیبزانە ئەڵێ ئێوە چیتان پێویستە، ئێمە چ کار ئاسانێکتان بۆ بکەین، کاری داهاتووتان چییە، ئێمە چۆن دەتوانین هاوکارتان بین. بەداخەوە ئەمە نەبووە، بەڵام هیوادارم هەبێ، چکە بەجددی لە هەموو سیستەمێکی وە هەر وڵاتێکە بۆشایی دروستە بێ لە پێداویستی خەڵکیە، بەڵام سیستەم کەوتووە. لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە ئێمە هەرێمیکین ئەو بۆشایە زۆر زۆر گەورەیە، لەبەروی سیستەمی حکومڕانێکە فەرقی هەیە لەگەڵ وڵاتانی ترە. ئەم بۆشایە هیوادارم حکومەت بێتە سەرخەت بۆ ئەوەی ئەو خەڵکانەی کە پێیان نازانرێت کە ئاستی بژێویان وەکو پێویست نییە لە چینە هەژارەکەن لانی کەم پێویستی هەنووکەیەکانیان با بڵین پڕ بکرێتەوە، چکە ئێمە سێ جۆر خەڵکە بینین ڕاستی لەم ڕێکخراوە. جۆرێکیان نەخۆشێک بۆ ئەندامی خێزانەکە دروست بۆ ئەوە هەژاری خستون، یعنی ئەڵە توانم لێ بڕاوە کە ئیتر من عیلاج بکەم، عیلاجی ئەم نەخۆشە بکەم، باش یان پێویستی بە دەرەوەی وڵاتە، پێشتر هەژار نەبوو کەسێکی ئاسایی بووە. جۆریکانێ چینی کرێنشینن، هەموو کرێنشینەکان فەقیر نین، بەڵام ئەگەر داهاتی مانگانەی ئەو ماڵە وەک پێویست نەبوو ناتوانێت فریای ئەوە بکەوێت، یان جاری وایە مەعاش دواکە مانگێ دوو مانگ نادرێ. ئێمە چەند ماڵچوین ئەلە سێ کرێخان و قەرزارم، باشە چوار قەرزارم، پێنجم نەیاوە. جۆرێکشیان هەیە هەر بەگشتی لە هەموو ڕێک و هەژارن، یان هیچ دەرامەتێکیان نییە، خاوەنی عیلەکە یان ئەو کەسێک کە برا گەورەیەکیان هەیە یان کچێکی گەورەیان هەیە خاوەنی ماڵەکە بێ، ئیشێکارێکیان نییە تا بژێوێک لە بەرامبەریان وەرگرن، یانی داهاتی مانگانی خۆیان بزانن چەندێکە، هیچ ئیشێکیانی ئەم سێ جۆرەوانە. حکومەت هاوکاری ڕێکخراوەکان بێ بۆی بتوانن هاوکاری مادی و معنەویش بێ، ینی زۆر جار شەرت نییە مادی بێ، ڕێکاری بۆ ئاسان بکە، لە عیلامی خۆیانەوە با بڵین هاوکاریان بێ نەک دژایەتیان بکە. ئەین بەداخەوە لە ماوەی ڕابردووە یەکێ لە کەناڵە ئاسمانەکان بەناو خەڵکە ئەگەڕا با بڵین شتێ بدۆزێتەوە لەسەر ئەم ڕێکخراوە خێرخوازیانە، بزانە بۆ ئەوەی لای خەڵک ناشرینیان کە خەڵک گومانێکی بۆ دروست بێ و دروستیش ئەبێ کە بزانین ئەم ڕێکخراوانە چی خەڵکە ترسێ سەڵی لێکاتەوە. ڕاستە ڕێکخراوی خراپ هەبووە، کە سایەتی خراپ هەبووە، کە قۆستێتیەوە بۆ شتی تر، بەڵام ڕێکخراوی شەیە کە ناویشی نییە و زۆر معروفیش نییە، بەڵام کاری زۆر زۆر ناوازە و باشی کردووە. دەستان خۆش بێت. دکتۆر ئەمێ باسێک لەوە بکەین کە پێداویستیەکان چین کە ئێوە دابینی ئەکەن بۆ هەژاران لە چی پێک هاتوون؟ لە ماوەی کەرنتینە و تا ئێستش بۆ ئەو عیلانی تەڵەن وەکو بەڕێز مامۆستا لێر ئاماژەی پێدا کۆمەڵێک جۆری جیاواز لە هەژاری یا هەژارکەوتن یا بارگرانی کۆمەڵایەتیمان هەیە لەسەر خێزانەکان لە کوردستانە. ئەوانەی کە ئەگەر نەخۆشێک لە ماڵەکایە ئەم نەخۆشە بۆتە سەبەبی فەقیری ئەم عیلەیە، ژیان و ڕەوتی ئاسایی ژیانی عیلەکەی گۆڕیوە، هەوڵە دەین ئەو بارە چاکەینەوە. لە نمونەی ئەوانە کە کردومانە لە ڕابردووە سپاس بۆخوا بۆ خێرەمەندانەی هاوکارمان بوون، 4 مناڵی یەک عیلە بوون، بە زگماکی گلێنەی چاویان کێشەی تا بوو، نابینا بوون، چاویان نەی ئەبینی. ئەم 4 مناڵە هەر چواریان نێرانە دەرەوەی وڵات بە بڕی 28,000 دلار نەشتەرگەری هەر 4 مناڵەکە کرا. ئێستا و 4 مناڵە بیناییان بۆ گەڕاوەتەوە. مناڵێکی ترمان هەبوو
بە ناوی خوازراوی پەروانەوەڵێم کەمپینی چاوەکانی پەروانە 42,000 دلاری بۆ کۆکرایەوە مناڵەکە چاوی چاک بووە هاوکاری مادی عیلەکە کرا پێم وا بێ بڕێ پارەشیان پێدرا کە دوای بتوانن خانووی پێ بکردن ئەمە ئەم جۆرە یارمەتیانەمان هەیە بۆی کە بارگرانیەکە کە لاسەنگیەکی دروست کردو بێتەوە باڵانسی خۆی بەڵام چەند هەژاریەکی ترمان هەیە کە دروست بووە واتە چەند بارودۆخێکی تری هەژاریمان هەیە لەوانە ژن و مێردێکی بە ساڵات چووکە نەخانە نشینیان هەیە نە معاشی چاودێری کۆمەڵایەتیان هەیە کە گلەیی بێت لە بەڕێز وەزیری کار و پاڵی کۆمەڵایەتی پێشوو ئێستا کە ئەوەی پێویست بێت نەکراوە خۆشی ئەزانێ ئەوەی پێویست بێ نەکراوە بەڵام ئێمە سوپاسەکەین مەمنونین بەبێ هیچ مقابلێ پێڵێن کە ئەبێت چی بکرێت ئەزمونمان هەیە لە کارەکە پسپۆڕی ئەکادمی و زانستی و پیشەیشمان هەیە لە کارەکە ئێمە لە خزمەتیان بەبێ هیچ مقابلێ بێناوهێنان ئامادەین پێی بڵێن کە بێت چی بکرێت ئەم ژن و مێردێکی بە ساڵات چوو کە موچەی خانە نشینی و هیچ جۆرە داهاتێکیان نییە ئەما بێ بەردەوام چاومان لەگەڵیانە بێ لە سەریان بێ تا ئەو کاتەی ئەو تەمەنەی ماویانە بە شکۆمەندی لە ژیانە بەسەری برن و هەندێک عیلەکەمان هەیە مناڵی بێباوکیان هەیە و کاسبیکاری ماڵیان نییە ئەمانە شەبێ بەردەوام هاوکاری باس لە مناڵی بێباوە کرد ئەمە باسێک لەوە بکەین کە شەرتە هەموو کەسێک کە هەتی و بێت خێری پێ بشێت پرسیارێکی جوانت کرد چەند نمونەیەکمان هەیە کە هەر لە ماوە سەردانمان کردوون عیلەیەکمان هەیە 7 مانگە باوکی مناڵەکان وەفاتی کردووە کوڕی گەوریان هەیە خوێنکارە و دەستبەرداری خوێندنەکەی بووە ئەگەر ئەم کوڕە بخەینە سەر کارێکی شایستە ئەم جێگەی باوکی ماڵەکە ئاگرێتەوە عیلەیەکی ترمان هەیە چەند کچێکیان هەیە کچە گەورەکەیان کۆلێژی تەواو کردووە ئەگەر بتوانین کارێکی شایستەی ڕێکوپێک کە پسپۆڕێکی زۆر گرنگی هەیە بۆ زانیاریتان ئەگەر بتوانین ئەم بخەینە سەرکارم عیلەیە لە هەژاری ڕزگارێ نەبێت چونکە تاو کاتێ خۆی لە ژیانە بووە ئەوەی پێویست بۆ بۆی کردوون خانوویان هەیە یاخود کرێخانوو نادەن خانوویکی وەرەسەیەتیای ماونەتە و خاڵ و مامەکانی و یا پورەکانی دەستبەرداری حەقی خۆیان بوون یا لیان خۆش بوون و کریان لێ وەرناگرن ئەگەر بتوان لەمانە بخەینە سەریش ئەو کاتە کەمترین پارەمان پێویستە کە مانگانە بیدەین بە ماڵە هەژارەکان ئەویش تەنها بۆ ئایلانێکە کەسێک نییە لە عیلەکە بتوانێت کاسبیکاری ماڵەکە بێت یاخود ژن و مێردێکی بەتەمەن و خۆیان ئەسڵەن ناتوانن هیچ جۆرە داهاتێک بۆ خۆیان پەیدا بکەن دەستان خۆش بێت مامۆستای مەلای بەڕێزت ئەمە باسێک لەوەمان بۆ بکەی کە ئەو هاوکاریانی کە وەری ئەگرن لە خێرخوازان لە چ ڕێگایەکەوە خێرخوازان پەیوەندیتان پێوەکەن بۆی هاوکارەکانتان بێن بۆ ڕێکخراوەکەتان یاخود ئێوە خۆتان سەردانیان ئەکەن بۆ ئەوەی کە هاوکارەکانیان لێوەربگرن خۆش بەڵێ سەردارکردن هەیە سەردانی کۆمپانیەکانیان کەسە دیارەکان کەسە دەوڵەمەنەکان ئەەکەین پرۆژەکانی خۆمانیان بۆ باسەکەین بە داتاوە کە ئێمە کین و خۆمانە ناسێنین کار و پرۆژەکانمان ئەناسێنین بەڵام وەکەوەی کە چۆن دواتر ئەو پەیوەندی دروست ئەبێ زۆر جان خۆیان سەردانی ڕێکخراوەکەمانەکەن کە ئۆفیسمانێ ناو شاری سلێمانی و زۆر جار لە ڕێگەی ئەو ئەندامانی کە لە ناو بابڵین ڕێکخراوەکان ناسراویان هەیە یان کۆنتاکیان لەگەڵ ئەندامێکە هەیە خێرەکان لە ڕێگەی ئەوانەوە گەێنن یان زۆر جار خۆیان ڕوبەڕوو حەزەکەن ماڵەکانیش ببینن ینی بە خۆشحاڵی و ڕەمەزانن چەند حاڵەتێکی وامان هەبوو خۆیانیان لەگەڵمانە ئێمە بە لیست داتاکانمان لایە زۆر جارڵێ ماڵێکی ئاوامەوێت حەزەکەم چین بۆ ئەوە ئێمە هەموویمان لایە پێشتر سەردان کراون و بەیەکەوە چین بۆ ماڵەکان و هەر خۆشی زۆر جالوە قەرارەیە کە چەندی هاوکاری ئەو ماڵە بکە بەخۆشحاڵیەوە ئەمێ باسێک لەوە بکەین دکتۆر کە تا چەند کۆنتاکتان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی تر تا چەند پێویستە کە ئەو کارە خێرخوازیانەی کە ئەیکەن ڕێکخراوەکان هەمووان بەیەکەوە ئەم کارانە بکەن بۆ ئەوی کە بتوانن خزمەتێکی زیاتر بە چینی هەژاران بکەن پرسیارێکی جوانە دەست خۆش بێ جارێ ئەبێ ستراکچەری منەظەمەکانی کۆمەڵگەی مەدەنی با بڵێن منەظەمە خێرخوازەکان با نەچین بۆ هەمویان منەظەمە خێرخوازەکان جارێکیکە پێناسە بکرێتەوە مەرجوو ڕێنمایی بۆ دابنرێتەوە چونکە هەندێک جار ئەم ڕێکخراوە خێرخوازیانە ناتوان ئیشی خۆیان وەک پێویستکەن یان ئیشی خۆیان وەک وەزیفە ئەکەن لەگەڵ ڕێزمە بۆ هەندێک لە ڕێکخراوەکان کە کاری جوانیان کردووە بەڵام هەندێکیان ئیشەکە وەک وەزیفە ئەبینن بەڵام لای ئێمە ئەم ئیشە وەزیفە نیە ڕیسالەیە پەیامێکە ئەبێ بکرێ
تەنسیقمان لەگەڵ ڕێکخراوی زاد بۆ ژیانەوەی ئادەمی زاد هەیە کە تەنها خزمەتگوزاری تەندروستی پێشکەشەکە تەنسیقی تەواو و مزەکەری لێکتێگەیشتنمان لەگەڵ ڕێکخراوی ڕیچا هەیە کە خوا لێ خۆشبوو جەنابی مام جەلال هاوکاری دامەزرێنەرەکەی بۆ کە ئافرەتێکی مالیزیە هاتۆتە ئەم وڵاتە لە سەرەتای نەوەدەکانە ڕێکخراوێکی دامەزراندووە ئەو کاتە بە ڕێز مام جەلال هاوکارێکی باشی بۆ عەرزیاونەتێ و ئیمکانیاتی خستۆتە بەردەستیان کە بتوان ئیشێکی باشکەن ئەو ڕێکخراوە لەو کاتەوە تا ئێستا ئیش ئەکات ئیشی باشی کردووە ئیشی زۆر جوانی کردووە و پێوەرەکانی ئەو ڕێکخراوە لە هەڵبژاردننی فەقیران نزیکە لە هی ئێمەوە کاتێک کە دانیشتین لەگەڵیانە وتی تەنها ئێمە مراجعەیەکی ئەو لیستی بەدواداچوونی ئێوەکەینەوە تەنها بۆی ڕیکۆردێک لای خۆشمان هەبێ کە وەکو منۆزەمەی خۆمان بەدواداچوونمان کردووە لەگەڵ منۆزەمانەکانی کە تەنسیقی پێویستمان نییە کە بێ هەبێت هەندێک جار لە هۆکارەکە تەنها ئەو کەلیمەیە کەوتمان ئەوان وەک وەزیفە ئەیبینن چەند کەسێکن تەعین کراون لە شوێنێکەوە ڕێکخراوێکی خێرخوازیان دامەزراندووە ئەو کارە بکە ئەو ئیشی بەوەیە بڵێ حیزبی فڵان لەگەڵ ڕێزما هەمویاننا لایەنی فڵان یا فڵان کەسایەتی یا فڵان دەوڵەمەند ئەم ڕێکخراوە خێرخوازیەی ئەوەندە خێری کردووە خن ناکرێت تۆ بچی لە گەڕێکێکا چۆن بایعی مانگانە تەوزیع ئەکرێ بە هەمان شێوە هاوکاری تەوزیعەکەی ڕاستە هەنێک جێگەمان هەیە لە کوردستانە وەکو چەمچەماڵ مەدینە شۆڕش ڕزگاری لە کەلار ئەم شوێنانە هەژاری زۆرتیایە یان گەڕێکی کانی سپیکە و کانی کوردە بەڵام هەمووشی وان نییە ئەبێ دانە دانە ماڵەکان هەڵبژێری دەستە بژێر بکرێ کە هەندێک جار ئێمە بە فزولی خۆمان یان بە علااقاتی تایبەتی خۆمان لەگەڵ منظەمەکانی کاتوانیمانە دەستمان بەوە بگا کە ئایا هاوکاری فلان ماڵ فلان شوێن لە فلان شوێنەوە کراوە یاخودنا کەیسمان هەبووە سەردانی ئێمەی کردووە بۆ چارەسەری نەخۆشی پەیوەندیمان کردو بە ڕێکخراوەکانی ترە و لای ئەوان هەبووە پێمان وتون ئێوە بیوەستێنن ئێمە توانین کە فەریکەین ئێوە بڕۆن هاوکاری ماڵێکی بکەن سەرکەوتوو بووین لەوە کە دوو ئایلەی نەخۆش ڕزگار کراوە نەکێکە ئایلە دەستان خۆش بێت مامۆستا ئەمەد دوا قسەی تۆ بزانین بۆ کەسانی خێرخواز بزانین قسەی تۆ چییە بێت وڵا دو قسم ئەوەیە کە کللتوری کاری خۆبەخشی و خێرخوازی ببێ بە کللتورێ لە سیستەمی پەروەردەوە با بڵین بیچەسپێنرێ چکە لە هەموو وڵاتان کاری خێرخوازی هەیە و بە خۆشحاڵی و زۆرینەشی گەنجن بە پێچەوانی وڵاتەکانی ڕۆژهڵاتی ناوەڕاست وڵاتێکی وەکو کەنەدا بە پێی توێژینەوەیەک لە ساڵ 91 ئەو کەسانی کاری خێرخوازی و خۆبەخشی ئەکەن تەمەنیان لە نێوان 15 بۆ 30 ساڵە بە پێچەوانە لێرە زیاتر بە تەمەنەکان ئەو کاراناگرنە ئەستۆ ئەمە قسە یەکەمەوەی کە لە پەروەردە و نەوەکانمان با بڵین فێری ئەوە بکرێن کە کاری خۆبەخشی و خێرخوازی ئەنجام بدەن هەم دەستکەوتێکی معنەوی ینی مەبەستم دەستکەوتی معنەوی ناو شۆرت و پلی کۆمەڵایەتی نیە مەبەستم ئەو بارە ئاسوودەیە کە لە دڵدەرونی کەسەکە دروستە بێت کار بەبی توێژینەوە ئەوە سەلمێنرا ئەو پارەی کە مرۆڤ بۆ خۆی سەرفی ئەکا لەگەڵ ئەوەی کە بۆیکی تری سەرفەکە فەرقی هەیە و کەسەکە ئاسوودەیەکەی جیاوازترە پەیاممان ئەوەیە بۆ خێرخوازانیش کە بە تایبەتی دەوڵەمەندەکان کۆنتاک بکەن لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کە ئەوان بەڕاست و دروست دەزانن وەرنە پێشەوە کارەکانیان ببینن بۆ ئەوەی ئەو خێرانەی کە ئەیکەن یان ساڵانە زەکات ئەیان هەر شتێکی ترە باڵین تەفروتونە نەبێ بەسەر کۆمەڵی ماڵی نامستەحقا یان زۆر جار بە لایەنێکی ئابووری یان تەندروستی ماڵێک بە تەواوەتی جێبەجێ بکرێت ئەو کێشایە نەمێن ڕزگار کردن بەداخەوە کۆنتاکە کەمە هیوادارم زۆر بێ هیوام وایەم کاری خێرخوازیش لە هەموو ڕۆکانەوە با بڵین پەخش بێ بەسەر کوردستانە کاری خێرخوازی خۆی وایە لە هەموو جیهانە هیچ میلەتێ نییە کە ڕۆژ لە ڕۆژان بڵێ من ئاتاجم نییە بە کاری خۆبەخشی خێرخوازی يعني هل تاكا كاسيو هم كاتب بيوست يعني بنمونيكي بسيط مالي اغريتي بربه يعني جاريبه لكنار روبارك هي كسي تشتنا روبارك وخريكه اخ جوجان دسيا لو كانت خفريا جزاري حكومه ناتو انا يكسر فرياك الا هم ولاتاني واعي سيرك اگر امل ناخي انا به پروردنه كرابه لسر امكاري خو بخش خير قازي امادني خو بقاته مترسيوا ئەم ئاگرە بژێنێتەوە ئەم کەسە ڕزگار کە یان دەستی کەسێ بگرێت کە خاوەن پێداویستی تایبەتە دەستان خۆش بێت دکتۆر دوا قسەی بەڕێزت دوا قسەی من بۆ خێرەومەندانەوەیە کە
یەکێک لە زانایانی ئاینی پیرۆزی ئیسلامە فەرمێ پارویەک لە سکی برسیەکە خێری زیاترە لای خوای گەورە لە دروستکردنی سەدان مزگەوت و بە حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت ڕووخاندنی کەعبە لای خوا زۆر ئاسانترە لە کوشتنی موسڵمانێک. کوشتنی موسڵمانێک چۆن تۆ بەدەستی خۆت نایکوژی، بەڵام دڵنیای سەدان عایلە هەن لەم وڵاتە برسێتی هەژاری نەداری وا تەنگی پێ هەڵچنیون ئەگەر لایەن لێ نەکرێتەوە دوور نییە ئینتیحار بکەن، دوور نییە عیلەکە بە عقارێکی ترا بڕۆن. باوەڕتان بێت لە سلێمانیە سێ کەیس باسەکەم. ئەو کەیسەی بەڕێز مامۆساد لێر باسی کرد کە داتای عالەممان خوێندەوە لەسەر و نەخۆشیە دەگمەنەی ئەو خاتوونەکە تا هەفتەیەکیش من دڵم ژانی ئەکرد نەمەتوانی وەک پێویست بخەوم. سێرم کردووە بە پێی داتاکەی کە لە عالەما هەیە لە هەموو کوردستانە کە 5.5 ملیۆن بۆ 6 ملیۆن دانیشتوانین یەک کەس تووشی و نەخۆشا بێ. ئەو یەک کەسە ئەو کچەیە کچی پیاوێکی فەرمانبەرە مانگی 350,000 هەیە. کرێچین مناڵێکی تری شەلل دەماغیان هەیە لە 100% نیسبەی شەلل دەماغەکەی. عیلەیەکی ترمان هەیە هەر لە سلێمانی تەنها خانوویەکیان هەیە، تەنها خانوویەک 4 دەفتەر دۆلاریان لە مناڵێکی نەخۆشیانە سەرف کردووە دەفتەرێک قەرزارن لەسەری 3 دەفتەرەکەی تر خێرەومەند داوێتی. دوێنێ لە ماڵیان بووم دایکی وت وەڵڵاهی کاک دکتۆر ئەم جارە هیچ شتێکی ترمان نییە لەسەر ئەرزا بیفرۆشین ناشتوانین داوا لە هیچ خزم و کەسە بکەین خانووەکە نەبێ. خۆگەر خانووەکە نەبێت ئەو کاتە لە خانووی کرێچێتیە برسێتی و کرێچێتی و ئەم نەخۆشیەش ئەو کاتە مەگەر ئێمە هەمومان چۆنەڵی زیندوو بین بەڵام مردوین لە واقعا. ئەمە بۆ خێرەومەندەکان بۆ حکومەتیش لایەنی پەیوەندیدار سوپاسیانەکەین هەندێکیان هاوکارمان بوون. بەڕێز وەزیری پێشووی تەندروستی چەند جارێک هاتۆتە سەرخەت لەگەڵمانە لەسەر کەمپینی ئێمە هاوکاری نەخۆشخانەی هیوای کردو و عیلاجی بۆ نەخۆشەکان دابین کردووە. سوپاسی جەنابیانەکەین. بەڕێز قایمقامی سلێمانی بەردەوامە لەگەڵمان سوپاسی جەنابیەکەین. بەڕێز پارێزگاری سلێمانی یەک دوو جار هاوکاری کردوون گلەی لێکەین لە ماوەی کەرەنتینا مۆڵەتی بۆ تازە نەکردینەوە ناچار بووین بە تەکلیف و تەکلیفکاری مۆڵەتی ڕێکخراوێکی تر بەکاربێنین بە سارەی ئەوان بە تیمی ئەوان هاوکاریەکان بگەێنین. بۆ حکومەت داوایان لێکەین مراجعەیەک بەکاری خێرخوازیە بکەنەوە. شانشینی یەکگرتووی بەریتانیا 2000 ساڵ زیاتر تەمەنێتی ئەم وڵاتە. منەظەماتی خێرخوازی لە کەرتی تایبەتایە واتە لە کەرتە قازانجنەویستەکایە کەرتی سێهەمی حکومەت نەکەرتی حکومی نەکەرتی تایبەت کەرتی سێم کەرتی خێرخوازی با بڵێن یا خۆبەخشی. بریتیش هەرت فاوندیشن ڕێکخراوێکە تایبەت بە نەخۆشەکانی دڵ کانسەر ترست تایبەت بە نەخۆشەکانی شێرپەنجە ئەمانە هەمویان ئەهلین بەڵام حکومەت چاودێری هەیە بەسەر داهات و خەرجیانەوە. وەرن ئێمە سوپاسانەکەین داهات و خەرجی هەموو ڕێکخراوە خێرخوازەکان بخەنە ژێر چاودێریەوە بەڵام هاوکارمان بن سیستمێک با دروستکەین لەم هەرێمە کاری خێرخوازی بتوانێت جێگە بگرێ بارێکی قرس لەسەر شانی حکومەت و هاوڵاتیەکانیشمان سوکە. دەستان خۆش بێ بە هیوای بەرداواییتان بەڵێ سوپاس بۆ دکتۆر هێمن حەسەن بەڕێوەبەری ئۆفیسی سلێمانی ڕێکخراوی ژیانەوە و مامۆستا دلێر عومەر ئەندامی دەستەی دامەزرێنەری ڕێکخراوی ژیانەوە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەمانون. بەڵێ ئازانم ئێستاش پەیام لێرمان گۆران بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانەیە. گۆران سڵاو لێ بێ ویانیت باش بێت دەمێ بزانم زانیاریەکان لای تۆ چین. بەڵێ سڵاو لێەوە بەیانی هەموو لایەکتان باش. هەڵبەت ئەمڕۆژ لە بەشێکی تیری کار و چالاکیەکانی بەڕێوەبەراتی باخچەکانی شاری سلێمانی لە سنووری تانجەرۆ لێرەدا کە 500 نەمامیان پێشکەش کردووە بە کارگەی خیری تانجەرۆ لە شاری سلێمانی. هەڵبەت ئەمەشە چێتە بەشێکی تری ئەو هەنگاوانە کە بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانی ڕۆژانە لێرە و لەوێ هەڵدەدەن لە پێناو زیادکردنی ڕێژەی سەوزایی لە شاری سلێمانی و زیاتر گرنگیدان بە لایەنی ژینگەی شاری سلێمانی. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم کارە ئەم هەنگاوی کە هەنگاوێکی تری گەورەی بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانی دەبێ ئەچمە لای بەڕێز کامەران حەمە ساڵح بەڕێوەبەری باخچەکانی شاری سلێمانی بزان ڕێژەی و نەمامانەی کە پێشکەشیان کردووە ڕێژەکەی چەنە بۆ ئێرەیان هەڵبژاردووە و گرنگی سەوزکردنی سنووری پارێزگای سلێمانی لە ڕووی ژینگەیەوە چی گرنگیەکیە و چی تایبەتمەندیەکیە. کاکامەران سڵاو لێبێ ئەم کاتت باش ئەگە بارێک نەبێ بێت ئێرەوە ئێوە ئەمڕۆ هەڵمەتێکی فراوانتان دەست پێ کردووە ئەوش
زیاتر لە 500 نەمامتان پێشکەش بەم کارگەیە کردووە بۆ ئێرەتان هەڵبژارد و گرنگی دەستنیشانکردنی ئەم کارگەیە بەلای ئێوە چییە دوای دەچینە سەر بابەتەکانی. بەڵێ ئێمە سپاسانەکەین ئێمە کارگەی قیری تانجەرۆ کە یەکێکە لەو مانشا گرنگانەی کە سەر بە سەرۆکاتی شارەوانی سلێمانیە وەکو چۆن ئێمە بەڕێوەبەراتێکەمان سەر بە سەرۆکاتی شارەوانی سلێمانیە و ئەم شوێنایی ئەوەیە کە داری دابڕێنرێ ئەمان بەپێی ئەو داواکاری کە داوایان کردبوو و لەسەر فەرمانی بەڕێ سەرۆکی شارەوانی سلێمانی ئەو دوو ڕۆژە پلانەکەمان وایە کە بتوانین ئێمە لێرە سەوزایی زیاد بکەین و هەروەها بتوانین ژنگەیەکی جوان بین بە ئەو شوێنەی کە ئەمان کاری تیاکەن و بڕیارمان ناوە لە دوێنەوە خەریکی بەرنامەکەین کە 500 دار لە کارگەکە بڕوێنی. باباسێکی ڕێژەی سەوزاییکی لە شاری سلێمانی ئێستا ڕێژەی سەوزایی لە شاری سلێمانی چەندە و ئایا لە ئاسی سانداردە جیهانیەکاندا پێم وابێت لە 2010دا مناقەشەم لەگەڵ جەناب تا کرد کە ئاماژەت بۆدا ڕێژەی سەوزایی لە شاری سلێمانی ئاسی سانداردا و ڕێژەی سەوزایی لە شاری سلێمانیش لە ئاسی عێراق وەرێمی کوردستانی شەکەم شارە ئایا ئەم ڕێژەی سەوزای ئێستا لە چەنایە؟ بەڵێ من سپاسانەکەم ئێمە ڕێژەی سەوزاییمان بەپێی تەردوعکسی بەپێی مەساحەی سنووری شارەوانی سلێمانی ئێمە ڕێژەکەمان گەشتۆتە لە ساڵ 90واتە بە هەواری شارەوە بە هەموو ئەو پرۆژە وەبەرێنەکان هاوڵاتی فەرمانگەکان دارستان و پاوان و ئەو باخچە و پارکانی کە لە شاری سلێمانی ئەم ڕێژەیە ئێمە لە ستاندەر دەرچوین و هەروەها توانیمانە ئێمە سەوزایی زیاتر بکەین بۆی بتوانین جوانترین ڕووکارێکی ژینگەیی جوان بین بە شاری سلێمانی و بە دەستخۆشیەوە زۆر کەس لە ڕێکخراوە ژینگەیەکان لە فەرمانگەکان لە سەرۆکایەتی شارەوانی وەزارەت و هەموو شوێنە معنیانی کە دەستخۆشیمان لێگەن و هەوڵیشمانەوە بەردەوام بین. ڕاستە ئێمە ئێستا لە کاتی نین بەس لەگەڵەوەی هەر بەردەوامین و هەوڵمان ناوە باخچە و پارک و بلوارەکانمان هەر بەردەوام کاری تیا بکەین و بەجێ نێڵین تا بتوانین ئەوەی کە کردو. بەڵێ کا کامەران بەتایبەت لە ساڵی 2014 کە کاتێک قەیرانی دارایی سەری هەڵدا گرفت ڕوبەڕووی ئێوە بووە ئەو گرفتانە وشکبوونەوەی پارک و باخچەکان بوو ئێستا شە لەو گرفتەدان یاخود گرفتی کێشتان بۆ زیاد بوێت؟ بەڵێ خۆی ئەم گرفتە گرفتێکە لە قەیرانە دروست بوو ینی قەیرانێ دروستوە بەسەر عێراقا نەگەر بەسەر سلێمانیە بەسەر عێراق و کوردستانیشی گرتەوە و سلێمان بۆتەوەی و ئێمە کۆمەڵێ بەرنامەمانە بێ نەمانتوانێت زۆر جێبەجێکەین بۆ نمونە ئێمە لە ساڵەکانی پێش قەیرانە توانیمان هەموو ساڵی 50 باخکەین 300-400 زاردار بڕوێنین بە زوودەورە کزمان کردووە واتە نەمانتوانێت لەبەروی ئیمکانێتی بەڕێوەبەرایەتێکە و سەرۆکاتی شارەوانی وا بۆ ئێمە هەرەوە نەبتوانین ساڵانە 10-15 باخکەین و بتوانین 20-25 زاردار بڕوێنین. لەگەڵەوەشە ئیم ساڵیش تووشی ئەوە بینەوە لەبەرەوە داوامان کرد لە سەرۆکاتی شارەوانی سلێمانیەوە کە بەسپاسەوە ئێستا بەرنامەیەکیاندا ناوە بۆی بتوانین ئێمە ئەو بەرنمەیە لە ڕێی وەزارەتەوە لە ڕێی وەزارەتی داراییەوە لە ڕێی پارێزگاوە بۆی پارە دابینکەن تا بتوانین ئەو کارانی کە پێویستە بکرێ. بۆ نمونە ئێمە ئێستا خۆمان پلانمانەیە پلانێکی مانگیمان تەقدیم کردووە و بەردەوامین لە 15 و 15 بە تەنکەرە حکومیەکان بتوانین باخچە کامەران دوای دێنە سەرە و باسیش هیچ بڕە پارەیەک بودجەیەکە بۆ پێش قەیرانەکە بۆ ئێوە ئێساکە ئەو بڕە بودجە و پارەی گیرا بێتەوە و گرفتی گەورەی بۆ ئێوە دروست کردووە؟ ئێمە پێش قەیرانەکە میزانی سڵیانەی حەدایق 3 ملیار بووە تا 3 ملیار لە ساڵێکە توانیوانە سەرفیکەین بەس بەهۆی ئەو قەیران و بەپی ئەو ڕێنمایی دارایانی کە هاتووە لە سا 12 ئەو میزانیە و لە 12 لە سا 15واتە ئێمە لە ساڵێکا 120 میلیۆن لە سڵیانی حەدایقا سەرفەکەین واتان بڕە لەگە 3 ملیارە فەرقی زۆر زۆرە بەس لەگەڵەوەشە ئەوەی کە داوامان کردو لە ڕێی سەرۆکاتی شارەوانیەوە هەندێک کاریان بۆ کردوین بۆ نمونە کرێکاریان بۆ گرین لەسەر میزانی خۆیان کارەبا
پارەی کارەبا سیانەی کارەبا سیانەی حەدایق ئەمانەیان بۆین کردوین بۆ سەرکردین بەس لەگەڵەوەیە ئەوە نییە لە خواستی ئەو بەڕێوەبەرایەتیە بێت کە بتوانین ئیشەکان زۆر باشتر بڕێ بەڕێوە چونکە خۆ دەزانی باخچە و پارێک ئەبێ دایمە وکو مناڵ دەستێتیایە بێ ینی دایمە بێ ئیشی تیا بکەی ئەبێ کرێکار بگری ئەگە نەتوانین بە کرێکارەکەی خۆ و کارەکان بکەی لەبەرەوە ئێمە جاری کە داوای ئەوەمان کرد خۆتان نەزان ئێمە هەر ئێمە نین ئەم مۆزوعی بێپاری و بێقەیرانە هەموو ئەو سیستەمی بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەرایەتی گشتەکانی گردوتەوە بەس لەگەڵەوە ئێمە ئەوەی توانی بمان بەجوودی کۆمەڵی لە دڵسۆزەکانی شار بەپی ئەوانەی کە کارمەندەکانی خۆمان توانیمانە کاربەڕێ بکەین بە جدی ئیشکەین بۆی بتوانین کامەران ئەو سلاحیاتە بۆ ناگەڕێتەوە لای بەڕێوەبەرایەتی باخچەکان بۆ لە هەموو سەرەتای قسەکان ناگەڕێتەوە بۆ شارەوانی کە ێواڵەن باخچەکان و پارکەکان و کۆماڵ و مناڵە بێت تایمە دەستیا بێ و ئیشی تیا بکەی بۆ سلاحیاتە ناگەڕێتەوە لای ئێوە بۆ ئێوە سا ڕەنگەی و کێشەی ئەمە دوای ئەو پرسیاری کێشەی کەمی کرێکار کەم کێشەی تەنکاری ئاو کەم بۆ مە ناگەڕێتەوە ئێمە سیستەمەکەمان وایە بەڕێوەبەرایەتی باخچەکانی سێمانین لە ساڵی 2009 بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران بووینەتە بەڕێوەبەرایەتی باخچەکانی سێمانی بەس لە سیستەمەکە سەر بە سەرۆکاتی شارەوانی سێمانین و سەرۆکاتی شارەوانی سێمانی ئەوەی کە پێویست بەپی دەسەڵاتەکانی خۆمان کارەکەین بۆ نمونێ ماتوانین پارەی بڕێک کەم لە سلفیا بەکاربێنین ئەوانی کانێرینە سەرۆکاتی شارەوانی سێمانی ئەوان بیکەن واتە سیستەمەکە وایە ئێمە ڕەتمان بە وەزارەت و نێمباشیر ڕەتمان بە سەرۆکاتی شارەوانی سێمانیەوەیە وەوەی توانیوانە سەرۆکاتی شارەوانی سێمانی لەگەڵ دایرەکە ئێمە فەرقەکەمانەمی 2 کیلۆمەتر توانین زوو بگەینەوێ ئیشەکان جێبەجێکەین ینی کەوتۆتە ئەوەی کە ئێمە بەو شێوەی ژەکەین ڕاستە کۆمەڵی دەسەڵات دێ نەیراوە بێ ئەمە سیستەمەکە خۆی وایە یعنی تۆ بەڕێوەبەرایەتیە وڵی گرفتەکان ئەگە دروستیشی کردوێ زۆر جارە توانین عیلاجی بکەین زۆر جاریش عیلاج ناگەرێ بچین گفتوگوی تیا بکەین بەس زیاتر ئەوەیە ئێمە ئەو بوعدەکەمەمانە ینی ئەگەر ئێمە ڕەتمان بە وەزار لەوانی ڕۆتین زیاتر بواە نەمانتوانی هەندێک کار جەبەجێ بکەین و ئەم کارانش کە ئاکرێ بەڕاستی سیستەمەکە خۆی وایە ینی تۆ هەر ئێمە نین ینی زۆر لە دایرەکان ئەو سیستەمەیانەیە کە دەسەڵاتیان کەمە دەسەڵاتەکانی بەبێ کۆمە ڕێنمایی داراییە بەدەست ئێمە نییە بەدەست سەرۆکاتی شارەوانی وەزارەت نییە لەبەرەوە سیستەمەکە خۆی وا تەوزیع کراوە یعنی ناتوانین تۆ زۆر جار پارە بەپێی ئەو دەینانەکە سەر بکەی لەبەرەوەی کە توانیمان جەبەجێەکەین کەمی ئاو کرێکار تا چەند گرفتی بۆ باخچەکانی سلێمانی پارکەکان و بلوارەکان دروست ئێمە یەکێک لەو بەرنامانی کامانە زیادکردنی سەوزایی دروستکردنی باخچە زیاتر پێویستمان بە میلاکە واتە ئێستا ئەو میلاکەی کە هەمانە 800 باخەوان لە کۆی 564 باخچە بلوار لەگە پارکە هەیە ئەمە ڕێژەیەکی زۆر کەمەوە داوامان کرۆ پێداچوونەوەیە بکەن و لە مانگی یەکە کتابێک لە ڕێی شارەوانیەوە بەرزکراوەوە بۆ وەزارەت داوای 100 شۆفێرمان کردو داوای 200 باخەوانمان کردووە داوای 100 پاسەوانمان کردووە ئەمانەمان بۆ بکرێ و جاری کەش داواکەینەوە یعنی ئێمە میلاکمان بۆ زیاکرێت چونکە ناکرێ بەو ڕێژەکەمە باخچە و پارکەکانی شار و بلوار و ئەمانە بی بەڕێەوە کاکامەران ساڵانە هەر لەمە ئەم ساڵدا چەندین هەڵمەتی ترتان ئەنجام داوە بۆ سەوزکردنی شارەوە ناشتنی نەمام بەڵام گرفتەکە ئەوەیە دوای کەمی ئاو ئەبێ بە گرفت و دووبارە و پارکانە ئەو باخچانە زەر دەبن ئێوە ناتوانن چارەسەرێکی بنەڕەتی ئەمە بکەن بۆیتر ئەم ڕەنجەکەی وەش بەزایە نەچێت وڵاوی توانی بمان ئێمە بەپی ئەو تەنکەرانی کە خۆمانەمانە بەپی پلانی یەکەم کە لە مانگی ناوەڕاستی مانگی 5 بۆ مانگی 6 و کۆتایی مانگی 6 دەست پێکا و خۆمانێکن دوای ئەوە ئەمە پێویستمان سلێمانی پێویستی بە 4 میلیۆن لیتر ئاوە لە ڕۆژێکە واتە ئەم 4 میلیۆن لیترە لە قووەتی حکومەتان نییە لەبەرێمەوە چەند ساڵە لە ڕێی تەندەرینەوە کە شارەوانیکە ئەیرێ بە کۆمپانیا ئاومان بۆ دابینکە بە تەنکەری ئەهلی لەبەرەوە جاری کەش داوامان کرد چونکە ئەمە ئەگەر وەڵی نردومانە و مافەقەتەکەی لە وەزارەتی داراییە لەبەرەوە ئەمە ئەم سیستەمە بێ بەڕێوە ببرێت چونکە بێ ئاوی هەموو شتێک یانی وەجعلنا من الماء كل شيء حي واتە هەموو شتێ بە ئاوەژی لەبەرەوە پێویستمان بەوەیە کە جاریکە و هیمەتە سەریع بکرێ و من تەسەورەکەم ئێستا سەرۆکی شارەوانی لە هیمەتێکی زۆر چڕایە من ئاگام لێ لە بە تەلەفۆن یەکترێ بینی قساکەین ئەوانە یعنی لە ئەوەیە کە هەوڵی ئەو دابینکردنی بوو جێبە بۆی ئەو ژینگە جوانەی کە لە بەهارایە نێڵیم فۆتی ئێمە لە هەموو کەناڵەکانە باسم کردو پاری ژووتومەتەوە ئێمە ئەو بەڕێوەبەرایەتی ئێمە 500 میلیۆن
دینار لە ڕسیدی ئێمە بێ لە ڕسیدی سەرۆکایەتیا بێ ئەو سەوزایی کە لە بەهارا هەیە لە هاوینی شارە وێ ناڵین زەد بێ. سپاس بۆ کامەران حەمە ساڵح بەڕێوەبەری باشەکانی سلێمانی کە تا ئێستا لەگەڵمان بوو. بەڵێ من بەشێکی تر تەرخانەکەم بۆ گفتوگۆکردن لەگەڵ میوانەکەم دا و شەندازیار ڕەفیق محەممەدە کە بەڕێوەبەری کارگەی قیری تانجەرۆیە کە ئەمڕۆ لەلایەن باخچەکانەوە 500 نەمامیان پێشکەش کراوە ئێستا دەچینە لایوش کاک ڕەفیقم کاتت باش و سڵاوە لێبێت ئەگەر باسێکی گرنگی و باخیم کارگەی بکەین ئێستا لە چی ئاستێکدایەوە ئیمکانیاتەکانی بەردەستیەوە چۆنە و گرنگی ئەم بەڵێ بەخێراتتانەکەین کارگەی قیری شارەوانی ئەتوانین بڵین لە ساڵەکانی هەشتاوە لە مۆقعدا مەزراوە بەڵام لە 2006ەوە تازەترین کارگە مۆدلی 2002 کە کارگەی قیری مارینیە نەسبمان کردووە لە 2006ەوە خزمەتێکی زۆر بەم شارە ئەکا ئەتوانین بڵین لە ساڵانێکە ڕۆژانە زیاتر لە 1000 تەن قیر لەم کارگەیەوە دەرچوو بۆ شەقامەکانی شاری سلێمانی. طبعاً ئێمە ساڵانە لە مانی 1 و 2 سیانەی کارگەکەمانەکەین و ئامادەکاری ئەەکەین و هەروەها ئەم ساڵیش هەرچەند زروفەکە بە جۆرە لە جۆرەکان تۆزێ دواکەوتنی پێوە دیار بوو بەڵام ئێمە ئێستا حالیان کارگەکەمان جاهیزە سیانە کراوە مەوادمان هەیە قیرمان هەیە تەنها چاوەڕێی تۆزێ ئاسایی بوونەوەی زروفی ئەم کۆرۆنایە دەکەین و گازمان بۆ بێت و ئیشاڵا لە دوای جەژنەوە ئێمە دەستەکەینەوە بە کار و چالاکیەکانی خۆمان و ڕۆژانە بەپی پێویستی ناوشاری سلێمانی و شەقامەکان لە سیانەی شەقامەکان و لە دروستکردنی جادی تازە ئێمە دەست بەکارەبی. باشە کاک ڕەفیقەمە پرسیاری ئەوە بکەم ئێستا زۆر لە گەڕەکەکان کێشەی نەبوونی قیریان هەیە ئایا ئەمە لە سڵاحیاتی ئەوەیە یان لایانی پەیوەندیدارترە ئایا ئەگەر داواتان لێ بکرێ ئێواتوانن ڕۆژانە ئەو بڕەقیرە بەرهەم بێنن کە بتوانرێتە هیچ نەبێ سنتەری شاری سلێمانی پێنۆژەن بکرێتەوە. بەنسبەت ئێمە بەس قیر دەرەکەین ئێمە بەرنامە لە سەرۆکایەتی شارەوانی لە بەشی پرۆژەکان ئەوان بەرنامەی پێرتاوکردن و بەرنامەی گەڕەکەکان و شەقامەکان و سیانەکەنی جادەکان دانێن ئێمە جیهەتێکی تەنفیزین بەزەونەمان لەسرە بەپی پێداویستی ئەوان ئێمە قیر دەرەکەن ئێمە ئیمکانیەتمان هەیە ڕۆژانە توانین بڵین تا 40 گەڵابە تا 50 گەڵابە قیر دەرکەین بەپی پێداویستی و ئیمکانەتی ئەوان. ئەم خیرە ئێوە تەنا بۆ سنتەری شاری سلێمانی یا بۆ قەزا و ناحیەکانی سنووری پارێزگای سلێمانی ئێمە کارگەی قیری شارەوانیمان پێڵێن تەنها بۆ ناو شاری سلێمانی ئیشەکەین ئەویان لە ڕێگاوبان یا ئەوانی کارگەکانی تر کە عیدی ڕێگاوبیان بانن قەزا و ناحیەکان و جادەی دەرەوە قیرتاوەکەن. کوالێتی قیرەکە چۆنە؟ کوالێتی قیرەکەمان ئەوەتەی ئەم کارگە تازەیەمان هەیە کۆمپیوتەرایزە هیچ مشکلەیەکی نییە بەپێی ئەو هاوکێشەی کە لە مختبەری تاقیگەی سلێمانی بیناسازی بۆمان دانراوە ئێمە ساڵانە هاوکێشەکەمان تازەکەینەوە چی باینده چ تابلایزەر بەپێ ئەو بەرنامەی ئیشەکەین تایسە هیچ کێشەیەکمان نییە لە کوالێتی قیرەکەمان. هەندێک کات کە گەڕەکەکان قیتاوەکرێت دوای ماوەیەک قیرەکە بۆ نونە خراپە بێ چاڵ و شۆڵی ئەمە ئەکەوێتە سەر دەستنیشانکردی ئەو وەرزێکەوە قیرەکەی تیاگرێ یان خراپی قیرەکەی ڕەنگە ئێستا خۆشی گۆبیسیە و ببێتی لێرە و لێ کا گرفتێ هەندێکات کە خۆشی باسی کوالەتی قیرەکەکی. بەڵێ وەڵای ئێمە هەموو قیرەکانێمە بە نسبەت مەوادەوە مەواد وەرناگرین تا فەحز نەکرێ قیری شل وەرناگرین تا فەحز نەکرێ وەکوتیشم بەپێی هاوکێشەی شەکەین بەڵام لە گەڕەکانە زیاتر ڕشتنی ئاو ئەبێتە هۆی تێکچوونی قیرەکان بە دەرەجەی یەکەم بۆی تر جاری وایە ئەو شوێنە مەسەن شوێن هەیە عەرزەکە زراعیە باش حەدل وەرناگرێ یا باش بەیسەکەی یا تێکەڵەکەی زۆر باش نییە ناڵێم هەمووی خەتای ئەوەیە هەمووشی خەتای قیرەکەی ئەمە نییە. ئێستا شارەوانی سلێمانی داواتان لێ بکە بۆ قیرتاوکردنی گەڕەکەکان ئێوە ئامادەن ئەو ئیمکانێتە لە بەردەسا بێ کە بتوانن هیچ نەبێت دەرەقەتی سنتەری شاری سلێمانی بن. بەڵێ ئێمە معمەلەکەمان جاهیزە وەکوتم مەواد جاهیزە زیاتر لە 1000 تان ئیسا قیری شلم هەیە لە چاڵەکان بەزەوە چاوەڕێەکەین سوتەمەنیمان پێ بگا ئیشاڵا لە دوای جەژن ئێمە دەست بەکارەبی. وەڵی هیوادارم هەموو کەس هاوکاری شارەوانی بکە بەڕاستی ئێمە بە جوودێکی زۆر ستافێکی زۆر بە دوو ستافی ئێمە ستافی کارگە و ستافی فاریشە خەریکین پارێزگاری لەو قیرە بکەن بە تایبەتی لە کۆڵانەکانە هەڵی نەکەن بەبێ پەرێز چونکە لیژنە هەیە
و ئاوی زۆر نەکەنە کاکرەفیقەوە دیاگەدار و تەنام کارگەی هەیە لە شاری سلێمانی کارگەی بەرەمێنانەقی یان کارگەی تریش کارگەی تر هەیە بەڵام وەک شارەوانی بەزەم کارگەی تەنها کارگەیە بۆ شارەوانی کارەکە. سپاس کاک ڕەفیقجان کاک ڕەفیق دوایین پرسیاریان کرد لە سۆدیۆ جانی ئەو گەڕەکانێکەوە لە بەرنامەدا ئێوە ئاگادار کرابێتنەوە بۆی کە قیر بکرێ هیچ بەرنامێ درراوە بێەوە وڵی تا ئیسە هیچ بەرنامەیە بەدەست من نەگەشتووە ئەتوان لە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی و بەشی پرۆژەکان ئەو پرسیارە بکەن بەرنامەکە لای ئەوانە. سپاس بۆ ئەندازیار ڕەفیق محەممەد بەڕێوبەری قیرتاوی کارگەی قیری تانجەرۆ لە شاری سلێمانی منەگەڕمەوە لای ئێوە تواوی ئەو زانیاریانە بوو کە ئەمڕۆ لە لای ئێمەوە دەگوزارێت و ئێمەش لە ڕێگەیەوە بۆ بینەرانی کەناڵی گەلی کوردستانمان گواستەوە. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان گۆران کا بە شێکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکانیشی کا بۆ مایکی گەلی کوردستان دوان بەڵێ ئازیزانم تەواوی بەرگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ شاد و کامەران بن.